بەناوی خوای بەرزوو بێ هاوتا سڵاوتان لەبێت بینەرانی عزیز و خۆشەویست بەیانیتان باش خۆشحاڵین کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم جەلال با کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێەوە هاتینەوە خزمەتان ئەخوازین کە با دڵ و دەروونێکی ئارام و با تەندروستیەکی باشەوە تا کۆتایی بینەری بەرنامەکەمان بینەرانی عزیز سڵاوی خوای گەورەتان لێبێت خۆشحاڵین کە لە بەرنامەیەکی دیکە بەیەوەی عزیز شاد بووینەتەوە تەوەر و بڕگە و بابەتەکانی بەرنامەی پەیامی ئەمڕۆژمان تایبەتە لە چەند بڕگەیەکی تایبەت پێک هاتووە کە تەوەری جیاوازن وەک هەمیشە حازرین بۆی کە ئەمڕۆژ لەم بەرنامەیەدا چەندین زانیاری و ڕێنمایی تایبەتان پێ بدەین کە تەوەری یەکەمیان وەک هەموو هەفتەکانی ڕابردوو تەوەری تەندروستی ئێوەیە کە ئەمڕۆ قسە لەسەر حاڵەتە فریاگوزاریەکانی بە تایبەتی خنکان دەکەین کە دیارە لەم وەرزەدا بە تایبەتی تر حاڵەتەکانی خنکان زیاتر لە ناو ئاو و کاتی مەلەکردن ڕوودەدات تەوەری دووەمان قسەکردنە لەسەرەوەی کە تەوەرێکی وەرزشیە کە هەفتانە تەوەری وەرزشیمان هەیە قسەکردنە لەسەرەوەی کە دوایین یاریزان ئەحمەد سالار کە لە نێوان هەڵبژارنەکانی کوردستان و عێراق دوایین یاریشەوی ڕابردووە ئەنجام درراوە ئەم یاریزانە لاوە ماڵەوەی لە یاری کردووە کە لێرە میوانداری دەکەین و قسە و گفتوگۆی زیاتر لەو بارەیەوە دەکەین تەوەری سێمیشمان قسە لەسەر کە تەوەرێکی هونەریە قسە لەسەر سروشتی هەورامان لە ناو شعردا بە میوانداری شاعیرێکی هەورامان کە زیاتر بەرنامەکەمان بۆ دەڕازێنێتەوە. بەڵێ بینەرانی عزیز سەرەتاش دەچینە لای پێشبینی کەشوهەوای سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. ئێستاش دەچینە لای ئەو ڕوودا و مێژوە گرنگانەی کە لەم ڕۆدا ڕوویاندا و فەرمونون با پێکەوە بینەریان بین. دوانزەی شەشی ساڵی 1916 حسێنی کوڕی عەلی هاشمی ناسراو بە شەریفی مەکە شەڕویاخیبوونی دژی عوسمانیەکان و لە بەرژەوەندی وڵاتانی ئەوروپی و ئینگلیز ڕاگەیاند و بووە هۆی کەرتکردن و پەرتەوازەکردنی دەوڵەتی عوسمانی و پاشتریش هەرەسێنان بە دەوڵەتی عوسمانی بە هۆکاری ناکۆکی ناوخۆیی لەسەر دەستی شەریفی مەکە و محەممەد عەلی پاشا لە میسر. پاشتر ئینگلیزەکان بەڵێنەکانی خۆیان بردەسەر کە بە شەریفی مەکەیان دابوو نەوەکانی بوونە پادشای ئوردون و عێراق. دوانزەی شەشی ساڵی 1924 لەدایکبوونی جۆرج بۆشی باوک کە پاشتر بووە سەرۆکی 41مینی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و باوکی جۆرج دەبلیو بۆشی کوڕ بوو کە ئەویش لە ژیانی باوکیدا بووە سەرۆکی ئەو وڵاتە. دوانزەی شەشی ساڵی 1952 کۆچی دوایی شاعیری ناوداری کورد موفتی پێنجوێنی مەلا عەبدوڵڵای تووتنچی ناسراو بە موفتی پێنجوێنی ساڵی 1970 لەدایک بووە. چەندان چەپکە هۆنراوی نیشتیمان پەروەری و ڕێنمایی کۆمەڵایەتی هەیە. یەکێکە لەو کەسایەتیانی لە پێنجوێن هانی خەڵکی داوە بۆ ناردنی منداڵەکانیان بۆ فێرگە بە تایبەتی کچان. ئەم دەستپێکە لە منداڵی خۆیەوە دەستی پێکردووە بە دەستێک پەیداکاری و بە خێوکاری پیشان دەدات و
بە دەستێکی تر هەڵمەتی قەڵەم و هەڵگرتنی چرای ڕووناکەرەوەی بیری نەتەوایەتی بەرز کردبووەوە. مۆفتی بە یەکێ لە ڕچەشکێنانی ئەو بوارە قوڕاوی و تاریکانە بوو کە هەنگاونانی قەتیس و قەدەغە کردبوو. مۆفتی پێشڕە و پێشەنگی بیرە نوێیەکانی زانستی و پەروەردەی هاوچەرخ و ڕامیاری سەردەما. خاوەنی یەکێکە لە شیعرە بەناوبانگەکان کە ئەویش دەڵێ گەورەیەک بۆ کەس نەبێ سێبەری، خۆم بۆ بگێڕم لە دەوری سەری. دوانزەی شەشی ساڵی 1960 ڕاگەیاندنەوەی دەستوری کاتی لە تورکیا پاش کودەتا بەسەر حکومەتەکەی جەلالبەیار و عەدنان مەندەویست کە تورکیای گێڕایەوە بۆ حکمی عەلمانیەت و قەدەغەکردنەوەی سیما و مۆرکە ئیسلامیەکان لەو وڵاتەدا کە عەدنان مەندەریس کۆتایی بەو قەدەغەکردنە هێنا بوو ئازادی ئاینی و جلوبەرگ و خوێندنی عەرەبی بە هەموو هاوڵاتیانی تورکیادا بوو. دوانزەی شەشی ساڵی 2005 هەڵبژاردننی مەسعود بارزانی بە سەرۆکی هەرێمی کوردستان لەلایەن پەرلەمانی کوردستانەوە و نزیکەی 12 ساڵ سەرۆکی هەرێم بوو پاش ڕێفراندۆمەکەی هەرێمی کوردستان لەو پۆستە لابرا و لە ئێستادا نێچیروان بارزانی برازای کاندید و دەستنیشان کراوە بۆ پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان و مەسروری کوڕیشی بۆ پۆستی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دیاری کراوە. دوانزەی شەشی ساڵی 2009 هەڵبژاردننی دەیەمین هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆمار لە ئێراندا کە بە توندترین و کاریگەرترین هەڵبژاردن دانرا دوای 30 ساڵ لە شۆڕشی ئیسلامی لەو وڵاتەدا. لەو هەڵبژاردنەدا مەحموود ئەحمەدی نەژاد بۆ جاری دووەم بووەوە بە سەرۆکی ئەو وڵاتە و شکستی بە ڕکابەرەکانی هێنا کە بریتی بوون لە مەهدی کەڕوبی و میر حوسێن موسەوی و موحسین ڕەزایی. بینەرانی عزیز دیارە تەوەری یەکەمی بەرنامەکەمان کە تەوەری سەرەکیە قسەکردنە لەسەرەوەی کە بابەتەکەمان لە ئەسڵا تەندروستیەوەیە بەڵام چۆن لەم وەرزەدا بە تایبەتی کە دەبینین لە ڕووبار و ناو ئاوەکان کاتێک کەسێک مەلە دەکا تووشی حاڵەتی خنکان دەبێت چۆن بتوانین ئێمە کە هەمومان فێری ئەوە بینە و حاڵەتە فریا گوزارێن چۆن بتوانین ئەو کەسە دەرباس بکەین یاخۆت کاتێکە لە ناو ئاوەکەیە دەیهێنینە دەرەوە چۆن حاڵەتە سەرەتایەکانی بۆ ئەنجام بدەین بۆی کە لە حاڵەتی خنکان دەربازی بێت. ڕاستە لەم جۆرە خنکانە لە زۆر حاڵەتێکی تر هەیە لە ناو یاریگاکان یاخود لە کاتی شت خواردن لە هەندێک حاڵەتی تر بەڵام لە بەرنامە و لە تەندروستی ئێوەی ئەمڕۆدا تەنها قسە لەسەرەوە دەکەین لە ناو ئاودا کاتێک کەسێک تووشی حاڵەتی خنکان دەبێت چۆن بتوانین دەربازی بکەین بەڵام ڕەنگە زۆرێک لەوانەی کە ڕوو لە ڕووبارەکان دەکەن شتێک لە مەلەکردن بزانن. ئێمە هەوڵ دەدەین کە لە بەرنامەکانی داهاتووی دیکەی پەیامی ڕۆژدا قسە لەسەرەوە بکەین کە تا چەندە گرنگە تاک فێری مەلەکردن ببێت و بە تایبەتی جیاوازی نێوان کەسێک کە مەلە دەکات لە ناو مەزبەحەکاندا یاخود لە ناو ڕووبار و ئاوەکانی ئاوکراوەکانی تردا جیاوازیان چۆنە چۆن خۆمان فێرکەین تەمان بڕیار وایە کە شەیدا میوانێک بینین لەسەرەوە میوانەکەش ئافرەت بێواتە گرنگە لە هەمان ڕۆکە ئافرەتانی زیاتر خۆیان فێری مەلەوانی بکەن ئەگەرچی لە ئێستادا برەوەیەکی باش بە جۆری مەلەکردن دەدرێت لە ناو شار و شارچەکانی هەرێمی کوردستاندا جاران زیاتر خەڵک لە گوندەکاندا زیاتر فێری مەلەوانی بوو چکە ڕووبارەکان زیاتر لەوێ بوون بەڵام لە ئێستادا لە ناو شارەکانیشدا برەوەیەکی باش بە مەلەوانی دەدرێت لە ناو مەزبەح و شوێنە تایبەتیەکانی مەلەکردندا بەڵام جیاوازەکان زۆرە بۆیە لە بڕگەی تەندروستیەوە ئەمڕۆی مەقسە لەسەرەوە دەکەین کە چی بکەین بۆی کە لە کاتێک لە ناو ڕووبار یاخود لە ناو مەزبەحەکاندا کاتێک کەسێک تووشی حاڵەتی خنکان ببێت چۆن دەربازیان بکەین و چۆن حاڵەتە سەرەتایەکانی بۆ ئەنجام بدەین ئەو کەسە بە تایبەتی لەو کاتەیە کە ئاوێکی زۆر چوەتە ناو گەدەیەوە چۆن بتوانین ئاوەکە لە ناوسکیا لە ناو گەدەیە دەری بێنینەوە و جارێکی تر هەناسەی بۆ بگەڕێنینەوە بگەڕێنەوە ناو دنیای خۆمانەوە کە قسە وەک هەمیشە بڕگەی تەندروستیەوە لەگەڵ بەڕێز هاوڕێ ساڵح یاریدەدەری پزیشک قسە و گفتوگۆ دەکەین کە ئەمڕۆژ جارێکی تر بەڕێزیان لە بەرنامەی ئێمە و لا بڕگەی تەندروستیەوە میوانداری ئێمەی قوبوڵ کردووە بۆی کە قسە و گفتوگۆ لەسەرەوە بکەین کاکاوڕێ زۆر سپاس بەخێر بیت. ئەگەر لێەوە دەست پێ بکەین چی بکەین بۆی کە کەسێک
کاتێککە لەناو ڕووبارە یا لە شوێنەکە حاڵەتێکی خنکان ڕوبەڕوومان دەبێتەوە دەبینین زۆر جار لە سەیرانگاکاندا چی بکەین بۆی کە هەر تاکێک ئەگەر خۆشمان مەلەوان نەبین بتوانین لەو حاڵەتە دەربازی بکەین بەڵام هاوڕیانم داوای ناوبڕێکم لێ دەکەن ناوبڕی کروەردەگرم و دێمەوە لای وەڵامی پرسیارەکە بینەرانی عزیز ناوبڕی کروەردەگرم و دێمەوەلاتە دووبارە سڵاتان لەبێت بە بورن بینەرانی عزیز دیارە دەچمە لای میوانەکەم و وەڵامی پرسیارەکەمی لێوەردەگرم فەرموو کاگاوڕێ سەرەتا سوپاس بابەتی خنکانێک لە بابەتە هەرە سەرێکیەکان کە بەڕاستی قسە و باس زۆر هەڵەگرێت و زۆر گرنگە لە ڕۆژگاری ئەمڕۆمانە ئەبین کە زۆر کەس بەهۆی مەلەکردن و چۆن ناو ئاو ئەوانە تووشی خنکان ئەبێت بەڵام سەرەتا بزانین خنکان چییە خنکان بریتێ لە خۆی هەر ناوەکەی خۆی بە خۆیەتی بریتێ لە گیرانی ڕێڕێی هەوا ئێرۆی پاسەیەکی تر بۆ هەر هۆکارێک بێت هیچێک لە هۆکارە سەرێکیان کە خۆ ئاماژە پێیا بابەتی خنکان لە ئاوە واتە بەهۆی ئاوە بەڵام چەند هۆکارێک تیشمان هەیە بۆ خنکان بۆ منە خواردنمان هەیە بۆ منە شتێکی تەنێکی ناوەپەڕێتە قورگی ئینسانەوە بۆ منە مناڵێکە دەن کە هەنارێکە دەن کە فاسۆلیاکە زۆر لە تیڤی و ئەوانە ئەیبین کە فڵان مناڵ دەنکە فاسۆلیای چۆن ناو ڕێڕێی هەوا دن کە هەنارێک چوو ساڵی پار لە هەڵەبجە وازان کوێ بوو بزڵ نازانم شوێنەکەکە بەهۆی دەنکە هەنارێکەوە مناڵێک خنکاو چوو ناو ڕێڕێی هەوایەوە خۆی ڕێڕێی هەوا تەنی نامە قبول ناکات یعنی تۆ تەنها هەوای ئەوێت ڕاستە خۆی بۆ جوڵەی خۆی نیسبەتێک لە مادەیەکی شلیتیایە بەڵام لەوە بەدەر نابێ هەر لە کاتی ناخواردنە هەمە کاتێک نانەخۆین بۆ بنەکە تۆزێک ئەو پەڕەتە بۆری هەوامان هات چیمان بەسەریە ئەوە ڕیفلێکسێکی جسمی ئینسانە وەڵام دانەوەی کە قبولی ناکە باشە نابێت بۆری هەوا ئەو تە ناموانی تایە بۆ دنکە فاسۆلیایە کە دنکە هەنارەکە ئاوە یا هەشتێکی ترە کەواتە هۆکارمان هەیە بۆ خنکاوکو پێمەتی ئاوە بۆ تەنێکی بێگانەیە یا هەر شتێکە لە کاتی حایسەکان شتێکێتە پەڕەتە قورگیانەوانە ئەمانە هۆکارن بۆ خنکان وەکو مەسەلەی ئەوەی کە ئێمە چی بکەین لە کاتی خنکان تاوان بۆ هەموو سەرچاوە پزیشکەکان هەمیشە ئەوت پێڵە لە کاتێک کەسێک خنکا یان خەریکی ئەخنکێ بۆ نمونە هەوڵ بە هەمیشە وەزعەکە هادیکەرەوە لە هەموو سەرچاوە پزیشکەکان هەمیشە ئەو شتە بە ئینگلیزی پێڵە ئەڵای کی پیشنت is calm واتە هەمیشە هێمنی نەخۆشەکە پارێزە و داگەدەنگ مەکە لە ئەرکی سەرەکی ئێمەیە هەر کەسێکە لەوێ بۆ پەیوەندی بە ئیسعاف و ئەمبوڵانسەوەکە ئەبێ ئەمە بکەیت بەستا ئەوەندەی کە ئیسعاف ئەمبوڵانسەکات ئەو خزمەتگوزاریە سەرەتایە چی ئەو فریاگوزاریە سەرەتایە چێکە ئێمە ئەتوانین بیکەین بەتایبەت بۆ ئەوانەی کە لە ناو ئاوا ئەخنکێن ئێمە کەین بە دوو بەشەوە بڵێن هەم گەورە هەم مناڵیش باشە کەسێک لە ناو ئاوا ئەبین خەریکە ئەخینکە یا شتێک تاوان خۆی دیارە نیشانەکانی خنکان چیە ئەگەر بۆی تەنێکەوە بێ بۆ نە کەسێک بۆی خواردنێکەوە بێ یەکەم ئینتەرناشناڵ ساینی سوپتۆماتە یەکەمین نیشانی ئینتەرناشنڵ کە دانراوە کەسەکە دەستی بۆ ئێرە بە یەکسەر چونکە هەناسەی قورسە ناوچاوی سوور ئەبێتەوە ڕەنگە کۆکەی بێ بۆن لە خەلرخیە باشە ئەمانیەت لە قۆناغانی کۆتای کەسەکە وردوکە شینە بێتەوە چکە ئۆکسسیجین بۆ ناچێت هۆکاری ئەو ڕەنگە پەمەیە جوانی پێستی من تۆ ئۆکسسیجینەکە ئۆکسسیجین بۆ شوێنە چوو شین ئەبێتەوە کەسەکە باوا دابنیمە دەرەوەی ئەگەر ناو ئاویشایە بۆ کەسەکەەوە دیارە ئاو لای داوە یان بۆ منە کەسەکە ئەڵێ وڵا ئەو مەلەیکە ساعاتێکە دیار نەماوە ئەمانە هەموو ڕوئەن پێش هەموو شتێکە بێت تۆ کەسەکە چی بکەی کەسەکە هەرچۆ ببینی دەرەوەی لە ئاوەکە چکە لە ئاوەکە ئیش بۆ ئینسان ناکەێت کەسێک مەلە نەزانێت و هەوڵ بە ئەویش ڕزگارکە لە ئاوەکە پێم ئەو کارێکی هەڵەیە چکە تۆ خۆت کە مەلە نەزانی خۆش داخینکی دوو کەس بێتە قوربانی باشیان کەسێک وەنیە بۆیە هەمیشە ئەو شۆگەنە گەورانە بە تایبەتی ئەبێت چی تیا بێت تیمێکی ملوانی بەڕاستی تیا بێت کە کەسەکە بێنە شەی سەلامەتەوە چکە ئێمە هەمیشە وتومانە ئەبێ لە شوێنێکی سەلامەتە ئیش بۆ نەخۆش بکە بە هیچ شێوازێت سەر جادا یان ناو ئاو ناو ئاگرێ ناو دووکەڵا بە هیچ شێوازە نابێ ئیش بۆ نەخۆش بکرێ ئەبێت تیمێکە بێت چەند کەسانێکە بێت ئەگەر ئاوەکە لای داوە تۆزێک شوێنەکە تەنکەوە ئەتوان بچمە ناوە دەری بێنم خۆم ئەو ئەتوان کەسەکە دەربێنم ئەیش ئەو منتیقی کەم نەتوان زەختی لەکەم ڕای پێشم کوێ منتیقی شانە ناگە بە ئارەزوی خۆم لە قاچی بنەوەم لە دەستی بنەوەم یا شتێ منتیقی شان منتیقی حوزەکە بەرنەکەوت بێ ئەو دوو شوێنێکە بە چەند کەسێک ئەتوانی کەسەکەی پێ هەڵبگری بۆیە ئەبێ منتیقی بە منتیقیشان ڕای پێشم ئەگە بەتەنیاوم بۆ منە چکە ئەگە تۆ بەتەنیابی ناتوانین کەسەکە ڕەنگە هەمووی هەڵبگری یەکەمین هەنگاو کەسەکە لەو شوێنە ئەهێنمە شوێنێکی سەلامەتەوە دوجار چی بۆ ئەوکەی دوجار ئێمە بە پستانێکی خێتە سەر ئێمە چەند عملیەکمان هەیە
هێڵێک مانوڤەری پێڵەن بە ئینگلیزیەکەی عملیەکە بۆ کێ ئەەکەم بۆ ئەو کەسی کە خنکاوە بۆ نمونە کەسێک تاوا هێنامە شوێنێکی سەلامەتەوە لە ئاوەکە هێنامە دەرەوە تاما کەسەکە بێهۆشە بە پێوە نییە تا منوەکو سەبن تۆ ڕەنگە شتێک بپارڕێتە قۆرگێت چی بکەم بە پێوە هەنێ عملی هەیە بۆت بکەم بەڵام کەسێک کە بۆ منە لە ئاوا خنکاوە شۆکە ئەنی بوراوەتەوە تەسەوڕ ناکەم ئاگای لە خۆ بێتە دەرەوە و نییە کەسەکە شۆکە و ڕاکشاوە کە تۆ ڕای ئەکێشی ئێمە ماسوولکەیەکمان هەیە لێرە ماسوولکەی دایافرامی پێڵەن بە کوردی وابزانم ناوپەنجکی پێڵەن ئەم منتقەیە ڕێک کە لە بەیزی چێستایەوە تەڵێن لە بەشی خوارەوەی سنگایە سنگ و سک لێک جێ ئەکاتەوە باشە سنگ و سک ئەو ماسوولکە لێکی جێ ئەکاتەوە عملی هەناسدان ئەم کاتێک کە کەسێکە ناسەوە لەگەڵ ئەیداتەوە ئەم ڕێکی ئەخابوونە ئەو زەختەی کە من ئەیکەم ئەو دەستەی کە من ئەخەمە سەری بەکوێ بێت نابێت منتەقی ناوک بێت ئەمە هەڵەیە بەکوێ بێ ڕێک ناوپەنچک بێت منتیقی ناوپەنچک من ئەو منتیقەیە پێم وابێ بێ بۆ سەرتریشەوە ئەم منتیقە بەس زەختەکە چۆنە ئەو مهمە کاگەڵ ڕێگەر پێویستەکە کەسێک وەڵا ئەگەر هەبێ کەسێک هەبێت نێرانی عزیز ناوبڕی کووەردەگرین و کەسێک بۆی کە زیاتر لە ڕێکرداریەوە نەزەریەکانتان بۆ بگوازینەوە ناوبڕی کووەردەگرین و کەسێک لێرە ئامادە دەکەین دووبارە سڵاوتان لەوێ بینەرانی عزیز کاک هاوڕێ فەرموو کەسێکمان بۆ حازر کردی بۆی کە زیاتر نەزەریەکان لە ڕێکرداریەوە بۆ بینەرانی عزیز بگوازینەوە زۆر باشە وتمان کەسەکەمان هێناوەتە کێوە هێناوەتە شوێنێکی سەلامەت وەکم کەسێکی سلێرە ڕاکشاوە پێش هەموو شتێک ئەو کەسێک کە فریاگوزارە ئیتر ئای هاوڵاتێکی ئاساییە چکە لە وڵاتانی تر هەر هاوڵاتێکی ئاساییش دوو تا سێ تا زیاترش کۆرسی لە ژیانە بینەوە فریاگوزاری سەرەتایی ئێمە کوتیم خۆمان کۆرسمان هەیە بۆ کەسانی پزیشکی بۆ فریاگوزاری کۆرسیشمان هەیە بۆ کەسانی ناپزیشکی کە ئەبێ فێری بن چکە تۆ داگێک لە ماڵەوە نەپەرسارێک دکتۆرێکی بۆ منە ئەو کەسی کە فریاگوزارە ئەبێ کەسێکی لێ هاتوو بێت توانی بڕیاردانی هەبێت نەشڵەژێ لە خۆی نەیە ئەگەر تۆ کەسەکە و خۆش ئەوێ پێنی بە ئەمبڵانسەوە بە ئەو بگە وەختی ئەوە هەموو منتیقەکە تێگەینی هەمووگە ڕاستە من هەمیشە ئەو وتووە ئەگەر کەسی لە دەروبەر تا بانگیکە چکە بەتەنیا بڕیاتەوە بەڵامڕێ ببوورە خنکان ئەو نەشتێکی تەواریە تا تۆ پەیوەندیەکەی بە ئەمبڵانسەوە تا ئەگاتە لات من پێم وابێ ئەو کەسە تەواو بێت عملەکان بەس ئەەکەین چێ بەس مەسەکەم چێ تۆ ئیشی بۆ ئەەکەی بەڵام ئەم کەسە لە حڵاتی ئاسایە نامێتەوە بۆ نەسە لەم ڕۆژانە تەواوی من کەسێکیان هێنا کەسێکیان هێنا ئاو لایدا بوو چوو مەلەی کردبوو نازانم چۆن چۆنی بتت نەیزانم یا شتێک هەل لەو کوتپڕۆ کاتا دکتۆرێک قەدەر وە ئابێ لەو شوێنە ئابێ یەکسەر هەناسی دەستکردی بۆ کە کۆمەڵە عملی ئەوانە کەسەکە باش ینی هەناسشتی بۆ گەڕابووە جار ببرێتە نەخۆشخانە بێ بەگای تەخەسخانە چێکی بۆ کرد بەڵێ پێویستە ببرێتە خەسخانە بەڵام کە تۆ قسەکەکەیم کە ئەڵم کە پەیوەندی بە دەروبەرەکە تۆ کە پەیوەندی بە ئەمبڵانسەوەکە ئەوە یەکەمین کاری لە پێشینی لە زۆربەی حاڵەتەکانە چکە تۆ بۆ من با مەخنکانەوێ خوێنبەربوونێک بێ ئەی تۆ باشە بۆیە پێچی بۆ لە خوێنبەربوونە باسمان کرد بۆیە پێچی بۆ زۆر باشگاڕ لەبەر کەمی دەرفەتی کات ئەمە کەسێکە لە ئاوەکەی هێناومانەتەوە بۆرمە دەرەوەی ئاو یاخود ئاوەکەی هێناوێتەوە چۆن ئێستا کاری لەسەر بکەین و ئایا مانەوەی لەناو ئاوا فەرقەکە لەوەی کە ئەو کردارانەی لەسەری جێبەجێەکەین چی و چی بن هەیە هێشتا قڕخەکە بەڵام هەیە سابت بوو بوراوەتەوە ئەوەی کە شۆکە تاوان دیارێکە تاو کەسەکە بێ ئاگایە و ڕەنگە ئاوچێت ناوسیەکانی ئەوانە بەچە عملێکە توانین دەری بکەی ئەو کەسش کە لەرخەلرخەکە ئەوانە هەمە عملی بۆکەی بەڵام کێشەکە چی لێرەیە کێشەکە ئەوەیە کەسەکە بۆ نەخۆی تۆ زەگاکەی لە خۆی بێ ئەتوانین بە پێوەم عملی بۆ بکەیت ئێستا هەر کەسەکە هەڵی سەین بە پێوە بۆنە و دەمەی خواردنیەکە ئەمە ئەتوانین بە خواردنە بەڵێ ئەمەی مادەم ئێستا ڕاکشاو کەسەکەمان بۆ نهێناوەتە شوێنێکی سەلامەتەوە بۆیان هێناین بۆ منە باشە ئێستا مناڵەکەش هەر هەیە بچووکەکەی شەڵاوی شێن لەسەریەکەین هەمیشە ئستانداری عالەمی وای مەفێر کردووە هەمیشە لێ ڕاستی نەخۆش دابنیشم هەتا بۆم بکرێت لای ڕاستی نەخۆشەکە دانیشم هەمیشە نازانم پشتم لێەوە بێ ئاساییە بێیان هەمیشە ئێمە کاتێکە چین بەم شێوەیە دانیشین لای نەخۆشەکە وا دابنی کەسەکەمان هێناوە منتیقەی شانی ڕێگە پێدراوە من ڕای بکێشم و بێن بە شوێنێکی سەلامەتەوە بەڵام کەسێک بە ئارەزوو قاچێڵ کرد دەست لەگەمە شتێکی هەڵێ زۆر باشە بەس یەک پرسیاری زۆر جارەوانەی کە لەناو ئاوەکەیە داوای حاڵەتی فریاگوزاری دەکەن کە مەلەوان دەچێ وەریان دەگرێتەوە لەبەرەوەی کە ئەوەی کە ترسی خنکانی هەیە دەست و پەل دەوەشێنێ بۆی کە خۆی دەرباز بکە ئەویشان مەلاوانەکان ئێرەیان دەگرن بۆی کە ڕایان کێشن دەیانێنەوە لەو کاتە ئەوە کەسەکە جسمی
قورس نییە ئەتوانی بەڵام ئێرە هیچ زیانێکی نییە بۆ هەناسەدانی کێری دەکرێت کێشەیەک نایە بەڵام لە کاتی حادیسا کێشەیەوە لە کاتی حادیسا مریاڵی سوورە نابێت بجۆڵێن باشە دانیشم لای بەم شێوەیە هەمیشە بەم شێوە دانیشم ئەگەر من بەم شێوە دابنیشم بۆچی بەڕەنگە بکەم بەسە کەسەکەیە ئەبێ خۆم بەم شێوەیە وەستانداری عالەمیش بۆ من وای داناوە کە من ئەم کەسە لە ڕقسی دابنیشم باشە ئێمە یاسایەکمان هەیە کە پێوتە بیسیک لای سەپۆر واتە بنچینی ژیانی کەسێک لەسەر چی بەندێک ABCە واتە بڵین ئێوەی بریتینگ سێکلیشن من ئەبێت چی دەست پێ بکەم ئایا بزانم کەسە ڕێی هاوای پاکە بۆ منە هەناسدانی هەیە لەدانی دڵی هەیە چونکە ئەگەر بێت و ئەم کەسە بە ئەو لە ناسیەکانیشە هەبێ با ئەو ناسیەکانیشە هەبێ بەڵام ئەگەر لەدانی دڵی نەبێ و هەناسەی نەبێ هەناسەدانەکە و لەدانی دڵەکە لە پێشتر لەم ئیشە ئێستا من ئەم ئەمەلە فێرەکە بۆ نوا دابنی کەسەکە چیەکە چێکی لە کەسەکە هێشتا هەناسای و لەدانی دڵی هەیە چکە بابەتی دڵوەستان مۆزوعێکی تر لە کاتێک تر باسی بکەین وا دابنی کەسەکە هێشتا دڵی لێ و هەناسەشی هەیە ئێمە عەمەلیەکمان منتەقینەوە پەنجکە باشە ئەم ماسوولکەیەکە لێرە کە سکوسن لێک جێ ئاکاتەوە بۆ منە بە پاڵانی بۆ منە ئەو تەرەفەیەکە لە ناو کۆمەڵی خۆمان ناڵێ مەعیدەی ئەو شوێنێ وایە تقریبا ئێرە نابێت لێرە بێت ناوپەنچک ئێرە لە بیسی چێسە لە بەشی بلکی خوارەوەی ناوسکی ئێرەیە بڵێن ئەو زەختی کە من ئەیکەم جا خەڵکە ڤاڵنتیرەکەمان خوتوکەی نێت ئەو تەختی کە من لێرەکەم ئەبێ ئێرە بێت دەستم بەم شێوە ئەگرم باشە دەستم بەم شێوە ئەگرم ئەو سەختی کە ئەیکەم لێرە ئەیکەم باشە بەم شێوەیە کەسێک کە وا دابنین بێهۆشە بۆ منە لە منتەقی ناوپەنچێک بەو شێوەیە پاڵێرم چەند جارێک ئەبێ ئەو عەمەلی کە تۆیکی ئینوارد و ئەپوار بێ واتە بڵێن بۆ ناوە بۆ سەرەوە بێ ئاراستە ناڕۆیت بێک ئاراستە ناڕۆ بۆ ناوە بۆ سەرەوە باشە ئای بۆ شێوەی تەنها ئەو شوێنێ ناچی بەرەو سەرەوە کە ئەوە پاڵەکە ئەنێ کەسێک کە وەری هەیە قڵەو بۆ هەناسێتۆ زۆر باشە تا چەند جار دەبێ بەردەوام بێت خۆی یەکەمین جار پێنج جارە پێنج زەختەکە ئیکەم پێنج فارەکەم وەکو یەکەم سایکڵ دواتەگە باش نەبوو و دۆدەی سێسێ بەردەوام بووم هەتاوەکو تیمی فریاگوزاری ئەگایان هەتاوە گەسەکە هەتاوەکو تیمی فریاگوزاری ئەگا بم بەردەوام کەواتە کەسەکە شوێنەکە ئەبێ شوێنێکی سەلامەت بێ زەخل ناو پەنجکی ئەەکەم بۆ نە پێویست ناکە کەسەکە بخەی بم لایە بۆ لایە شتێک جاری واشەیە ئەو دەدەمی دەرەوە کەسەکە ڕەنگە ناتوانێت فڕی باتوام سەری بخەم بەلایە بۆ نە کەسەکە بۆی کە بەتەواوی زۆر باش ئەمە لە کاتەیە بۆ وەرگاگاڕێ ئەوەی کە فود دەکەنە ناو دەمیەوە ئەم حاڵەتە چۆنە بۆ ئەمە دەشێ ئەو هەناسەی دەستکردی پێڵەن ئەوە لە بابەتێکی ترە کە لەگەڵ دڵوەست نییە و هەناسەش نییە بۆسەم پێوەست نییە بەوە کە شتێک گیرابێتە گۆری هەناسەکەوتم بەسیگا سەپۆرتم بەچینەی ژیانمانەکە کەسەکە لێدانی دڵ هەناسی نەمابێ ئەو لە پێشینە بەمانێت شتێکی ژێڵەیە بێ ئالایەکی ڕەش بکرێتە سەری بۆی ئەو ئینسانە پێم وایە بێت لە ئەزرە تا بکەوێتەوە هەناسە ئەوەی لە حاڵاتێکی کە کەسەکە ئۆکسیجنی زۆر وەرگرت بێ هایپەرڤنتیلێشنی پێڵم بۆی کە بەڵام خۆم حاڵەتانش دوجار هەمووی حاڵەتێکە کە بەرەو خنکانی ئەبە ئەو عملی ئەو کە ئیلم پێشیرەکە قسەی خۆمە زۆر تێکەڵ زۆر باشە سێمە ڕاستینە ئەمەیە کە تۆ عملی بۆکەیت بەشەی زانستیەکەیەتی وا دابنێم کەسە خواردنێک پەڕێوەتە قورکی من ئەو پێکەوە دانیشت جوانەی هەمیشە کە پەلە ناخوان ئێشە ئیلا خواردنە پەڕەتە قورگە ئەتان هەستی ئازەرنەدا هەیە لەگەڵ من ئەو کەسە پێکەوە دانیشتن ناخۆن ئەم کەسە شتێکە پەڕەتە قورگی بۆنە یەکەم شدواکە حواکە و سوورە بێتەوە بۆنەوە ترها قۆی ناکە سەرەتایەتی هەتا کەسەکە بتوان بە پێوە بێت ئەم عملی بە پێوە بۆکەم ئەگەر نتوانین شۆ و ئەنجا ڕائەکێشم چی ئەەکەم یەکەمین هەنگاو لە هەموو حاڵەتەکانەوە باسەکە ئەمە کەسەکە بۆ شێوە ئاواستێنم تۆزێک بۆ پێشەوە بەم شێوەیە دەسم ناولەپی دەسم ئەکێشم بە پشتیە دەبین هەرو دەفەی شانی پێتە پێنج باک بلواتە پێنج جار ئەکێشم بە پشتیە حساب بۆ ناکەی بڵێ هێواژ لە بڕپڕی پشتی لەکوێ لە بینی هەردوو دەفەی شانی باشە بەو شێوە باشە بەو شێوەیە من پێنج جار ئەکێشم بە پشتیە پێکێشانەکەی چەندە زەختی هەبێت هەر بەم شێوەم کە ئێستا کردم ئەوەن دەش زەختی بەڵام کاگاوڕێ پێم وایە بێ شێوازێکی کەشای ئەویش هەر بەڵێ ئەوەی ناوپەنجەکە بەڵێ یەکەمین هەنگاو بۆی کەسێک تۆ فریاگوزایی بۆ بکەی چییە ئەکێشی بە پشتیە ئەگەر مە سوودی نەبوو شتێکمان هەیە پێوتێتی پاڵنای ناوپەنجک ئەمەیان پێم وایە بێ ناڕەحەتترەوایە بە پێوە بڵێ چی ئەەکەم ئەم کەسە لەوایە بکەی و لەیان نەکەیە چی ئەەکەم قاچە خۆم بین هەردوو قاچیەوە بەم شێوە بۆی کە بەسەر خۆمە بکەیت کۆنتۆلی کەسەکە بکەم باشە اینجا دەستم بەم شێوە ئەگرم ئەمە ناوپەنجکە دەست دەخەمە سەر ئێرەی بۆنە وتمان بۆ ناوە بۆ سەرەوە ئەبێ زەختەکەی زۆر بێت سەی زەختەکەی دەستی منکە
بۆ ناوە بەسەر ئەزان تۆزە ناخۆشە بۆ کەسی ئاسایی ڕەنگە بڕشێتەوە یا شتێک بەڵام بۆ کەسە زۆر سوودی هەیە بەم عملیانە بە عملی یەکەم کە چی بوو کە کێشامە پشتا بوو و عملی دووەم کە بیرمان نەچێت یەکەمین هەنگاو پێشەوەی هەر ئەکشنە بکەین بە کەسەکەڵان بکۆکە چکە کۆکیە زۆر مهمە پێشەوەی هەر پێم کەسەکە بکۆکە هانی ئێمە بکۆ ئەگە کۆکینەکە هیچ سوودی نەبوو اینجا دەستەکەم بە عملی کێشان بە پشتا دووەم عملی سێم عملیش بەم شێوە ئەگەرم دوو حاڵەتە هیچ سوودێکی نەبوو دوجار چێکی بەردەوام ئەبیلم کە هەتاوکە ئیسعافە کە ئیسعاف گەیشت بۆ منە کەسەکە باتە خەستەخانە و عملی تر هەیە بەڵام زۆربەی حاڵەتەکان بەمای حەل ئەبێ بەڵام مێشک ئەگەر تۆ باسی شتێکە گوت ئەگە باشە تا ئیسعافەکە بۆ مەگەم ئیشی بۆ نەکە ڕەنگە بەخەیکە مێشک 6 بۆ 10 دقیقە ئۆکسیجی بۆ نەچێت خەتەرە ڕەنگە مێشکی دەستبابەکە بشمێنێ بۆ منە بۆیە وەکو فریاگوزایی سەرەتایی سێ عملیمە یەکەم شت کەسەکە هەنێن بۆ کۆکین هەڵام بکۆکە ئێستا مناڵەکەش لەسەر بیکەن چکە ئەوش گرنگە زۆر باشەکە ڕێ من دەمەوێت تەوەری مناڵەکەش چکە تەوەرێکی تایبەتی ترە بیخەمە بەرنامەیەکی تایبەترەوە بۆ جەلال باو پرسیارەشی لێ بکەین ئەم هەموو بڵێن هۆکاری ئەو خنکانی خواردنەچەوە مەلەکە زانیمان کە لەناو ئاوایەوە مەلەکە ئەم کەسە ئەخنکێ بەڵام ئەی خواردنەکە سەبەبی چییە لە گەورەیە ئەو مناڵ تا حەدە هیچ بەس گەورە بۆ ئەخنکێت لە گەورەیە هۆکارمان زۆرە بەڵام باوترین هۆکارکە کەسێک پێ ئەخنکێ لە کەسی گەورە فوودە واتە خواردنە هەنە کەس ئەڵێ باشی خۆ ئاوی شەیە بۆ من بەس هەموو کەس مەلە ناکە بەس هەموو کەس خواردن نەخوا بۆیە ئەوانەی کە بە پەلەنان ئەخۆنە هانە کەسەیە هەر تۆ نایەتی خەریکە خەریکە یەکسەر هەڵە فریام کەون ڕەنگە خۆ بخۆشە بەسی بابەتێکی وا کرد پێش بەرنامەکە ئەو کەسانە کە پەلەن لەخۆن مژێکی شێم حاڵەتیان بۆ دروستە بۆ لەو کاتێکە فرێنەکە ڕەنگە کەسەکە بەخیکە اینجا نەشەڵژان زۆر میمەکەم شتانیکەم باسیەکەم ێستا بەڕاستی قسە ئاسانە من ڕەفەقی خۆم لەگەڵ بووە کەسەکە بۆ منە خۆشی بواری پزیشکیە خۆی فریاگوزاری خوێندووە بەڕاکەشت پەڕێتە خۆرکەم نەمزانێت چی لێهاتووە ئەو نەشڵە ژاڵ ڕاستیەمە یعنی مۆزوع چیە لێرە مۆزوع ئەبێ کەسێکی کەسی فریاگوزار کەسێکی مسەیتر بێ کەسێک بێت توانای کۆنتڕۆڵکردنی هەبێ کەواتە یەکەمین هەنگاو لە هەموو عالەمە چییە پێیان دەی بکۆکە زیاتر بۆچی بۆکەی پەتەنەکە ئەگە ئەمە سوودی نەبوو ئەگەمە سوودی نەبوو پێنجا ئەکێشم بە پشتیە ئەگە سوودی نەبوو پاڵنای ناو پەنچێک بۆ منە ئەگەر سوودی نەمجا ڕائەکێشم خەریکە شۆکە بێت ئاواتە ئۆکسیجین ناڕوە اینجا بەڕاکشانەوە چۆن بۆ عملی ئاوەکەم کرد هەر بە هەمان شێوەش بۆ هەر بە پشتە ئەبێت زۆر باشە بۆ ڕاکێشانەکە بۆ شوێکە باسم زۆر باشە من هیچ دەرفەتێکم نەماوە بۆیە بۆ هیوای کە لە تەوەرەکانی داهاتدا قسەی زیاتر لەسەر خنکان بە تایبەتی لەسەر منداڵ دەکەین کە ئەوەش حاڵەتەکە پێویستە زۆربەی دایکان لە ماڵەوە لەو حاڵەتە شارەزا بن بینەرانی عەزیز ناوەڕێی کورد وەردەگرین و لە تەوەری دووەمی بەرنامەکەمان پێتان دەگەینەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن باشترین جۆرەکانی بەهارات هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنین لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین ئالین هێمای سەرکەوتن کارگەی شەربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شەربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شەربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزموون و بە تامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە. کارگەی شەربەتی خاڵقی. کارگەی ئاسمان. کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیانبەخش وەک ڕیسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن 1970 840 2000. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە
کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاریە ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور هەمومان حەزمان لە برنجە برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ بازار جملەی دێت لە برنج بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە 100% سروشتیە برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات بۆیە بێ دوودڵی بژاردی من و کابانی ماڵە تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت بینەرانی عزیز دیارە شەوی ڕابردوو یاری هەڵبژاردەیە ئەستێرەکانی نێوان هەرێم و عێراق یاریەکی گرنگ لە شاری سلێمانی ئەنجام درا کە یاریەکی هەر بۆ تەرفیه و خۆشی نێوانیان بوو کە بەهۆی ماڵاوایی یاریزان ئەحمەد سالار کە یاریزانی ناوداری بەتایبەتی سلێمانی و هەرێمی کوردستانە کە لە چەند یانەیەکی جیاواز یاری کردووە بۆی کە بە یەکجاری ماڵاوایی لە تۆپی پێ کردووە لەم ڕگەی بەرنامەی پەیامی ڕۆژ ئەمڕۆ میوانداری بەڕێز یاریزان ئەحمەد سالار دەکەین بەڵام سەرەتا هاوکار مەردەڵان محەممەد راپۆرتێکی لەو بارەیەوە ئامادە کردووە بۆمان پێکەوە بینەری راپۆرتەکە دەبین. ئەحمەد ناوێک ئاشق بە یاریەکانی کوردستان و دوای 9 ساڵیش یاریکردن لەسەر یاریگاکانی کوردستان بە یەکجاری وازانی خۆی لە یاریکردن ڕاگەیاند. یاریزانی زۆر لە یانەکانی شاری سلەیمانی و کوردستان دوای 9 ساڵ خزمەتکردن بە وەرزش بە یەکجار وازهێنانی یاریکردن بە ئەنجامدانی یاریەکی دۆستانە لە نێوان هەڵبژاردەی یاریزانە دێرینەکانی عێراق و کوردستان ڕاگەیاند. یاریزان براو لە ساڵی 1985 لە چەمچەماڵ لایک بووە و هەر لە سەرەتاوە عاشقی پێ بووە و زوو خۆی لەگەڵ تیپە میلیەکان گونجاند و بۆ تیپەکانی شۆڕش و کۆڵنەدەر یاری کردووە لە ساڵانی 1990 لە ساڵی 1990 پەیوەندی کردووە بە ڕیزیلانی ئاشتی و لەگەڵ یانەکەکانی یاری کردووە لە ساڵ 2004 پەیوەندی بەیانی سلێمانی کردووە یانەیەش ناوبراو دەستکەوتەکانی دەستی پێ و دوو جار لەگەڵ یانەی سلێمانی بوونە پاڵەوانی خولی پلەیەکی عێراق و یانەکەیان سەرخستەوە بۆ ناوی عێراق و جارێکی ژیانی سلێمانیان کردە خولی پلەیەکی کوردستان و بە هەمانەوە یانەکەیان سەرخست بۆ خولی ناوی کوردستان. ئەحمەد هەر بەوەوە نەوەست بەڵکو لە وەرزی 2006 بۆ 2007 بووە گۆڵی خولی ناوی کوردستان لە هەمان ساڵیشدا بە یاریزان دەستنیشان کراوە لە زۆری سەوز و دووەم باشترین یاریزانیش بووە لەسەر ئاسی کوردستان. ئەحمەد لەسەر ئاسی کوردستان نەوەست بەڵکو بۆ یەکەم بانگێشی هەڵبژاردەی ئۆلۆمپی عێراق کرا بەڵام بە هۆکاری تایبەت بەخۆی پەیوەندی نەکرد بژاردەکەوە لەوەی بۆیانەکانی کەمال سەلیم و سلێمانی پێشمەرگەی سلێمانی و پێرس پێشمەرگەی هەولێر یاری کردووە لە هەمان یاریزانی سەری هەڵبژاردەی کوردستان و پارێزگای سلێمانی بووە. دەستکەوتەکانی ئەحمەد لەسەر چنینەوەی نازناوەکان بەردەوام بوو کاتێک لەگەڵ پێشمەرگەی سلێمانی بوونەتە پاڵەوانی جامی کوردستان و لەگەڵ
پێشمەرگەی هەولێر بوونەتە خاوەنی پلەی دووەمی کوردستان لە ساڵی 2010 لەگەڵ هەڵبژاردەی سلێمانی پاڵەوانێتی پارێزگا کوردستان کە لە شاری هەڵەبجە ئەنجام درا بوونەتە هەرخۆشی بۆتە گۆڵکەر. میزانی ناوبراو لەگەڵ یاری سلێمانی کە بەیانی داسراوە لەسەر ئاسی کوردستان گۆڵکەری ژووی خولی کوردستانیشە بە تۆمارکردن 5 گۆڵ. دوای 19 ساڵ یاری کرد جاری ماڵاوایی لە یاریگاکان کرد و پلانی هاتووی یاریزانی ناوبریش بواری ڕاهێنا دەسەی کارگێڕیەکان. ئەردەڵام محەممەد تایبەت بە ئامی ڕۆژ سلێمانی. بینەرانی عزیز دیارە بۆ قسەکردنی زیاتر لەسەرەوەی کە بۆچی یاریزانێکی وەکو ئەحمەد سالار لەو تەمەنە هێشتا کە گەنجە بۆچی ماڵاوایی دەکات، بەڵام بەگشتی قسە لەسەر ماڵاواییەکەی دەکەین و بە تایبەتی یاریەکی وا گرنگ کە لە سلێمانی لەبەر ماڵاوایی ئەو ڕێک دەخرێت کە هەڵبژاردەی ئەستێرەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراقن و یاریزانە ناودارانەی هەموو عێراق کە شەوی ڕابردوو هاتوونەتە سلێمانی و لەبەر خاتری کاک ئەحمەد سالار هاتوون بەشداری ئەو یارییان کردووە. قسەی زیاتر دەکەین. کاک ئەحمەد بەخێربی و هەروەها لەگەڵ هاوکارت کاکردەڵام محەممەد بەڕێوەبەری ڕاگەیاندنی یاری هەڵبژاردەی ئەستێرەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق. بەخێر بێنەردەکتان. ئەگەر لێوە دەست پێ بکەین کاک ئەحمەد باسێکی ژیانی وەرزشی خۆت بکەیت. وەڵی پێشەکی دەستخۆشیتان لێ یەکەم بە نسبەت ئەحمەد سالارەوە نزیکی 19 ساڵە خزمەتی تۆپی پێ یەکەم لە کوردستان و بە تایبەتی شاری سلێمانی سەرەتای یاریکردن مەگەڕێتەوە بۆ 16 ساڵی خۆم یاخود 15 ساڵی خۆم لەو مدەیە کە یاریم کردووە ساتی ناخۆشێتر دەردی لە ژیانی ڕۆژانەشا با بڵین هەر پەیوەست بم بە تۆپی پێوە. من لەو 19 ساڵەیە کەەوە ئەو تۆپی پێم کردووە ئەتوانم بڵێم زۆر ئەنجامی باشم بەدەستێنا وەکو تاکی با بڵین وەکو گشتیش لەگەڵ تیپەکانە ئیتر زۆر یاریزانی کەشم ناسی نمونەی ئەوی کەوە ڕۆژی دووشەمەی ڕابردوو با بڵین ئەو یاریزانان نەبوون کەەوە هاتنە شاری سلێمانی کەەوە کەرنەڤاڵێکیان بۆ ئەنجامدا. زۆر باشەکەواتە هۆکاری چی بوو کە بەڕێزت دوات لە یاریکردنێنە؟ وەڵاهی هۆکارەکەی ئەوە بوو من پێکانێکم هەیە پێکانەکەشم چارەسەری نییە با بڵین لە عێراقا و تەمەنیشم تۆزی هەڵکشاوە بۆیە. زۆر باشە کاک ئەحمەد ڕێخستنی یاریەکی ئاوا کێ هاوکاری کردی و ئەتوانی پێمان بڵێ کە تێچووی ئەو یاریە چەند بوو؟ وەڵی بەنسبەت ئەو یاریەوە بیرۆکەی خۆم بوو تقریبا نزیکەی 6 مانگێکە خەریکم، بەڵام بەس وەکۆی کەەوە کێ هاوکاری کردوم مەجموعەیە شخصن حەزەکەم لێرە نایان بەرەمەوەی ڕاستی بێت چکە ئەو کولفانی کەەوە ئەو فڕقانی کەوایەن بۆیرە کولفێوێ تێچوویەوێ کاک پاڤێڵ تاڵەبانی هەسا بە دابینکردنی شوێنی مانەوە و شوێنی با بڵین خواردنیان هەروە کاک شێرلاور کاگە هەڵۆ پێنجێنی کاک بەرزانی ئەحمەد کوردە مەلاجەبات لەسەر و هەمویانەوە کاگەهێرش جێگری سەرۆکیانی وەرشی نەورۆز توانم بڵێم پشکی شێربەر کاگێرشکە و لەگەڵ شێغ ئاکۆیە شێغ ئاکۆی برای شێغلاور ئەمانە هەڵسان بە کاری با بڵین مادیەکە ئەمانە پێشوازیی شایستیان بۆ هەڵبژاردەی قوداما با بڵین یاریزانە کۆنەکانی پێشووی هەڵبژاردەی عێراق کرد. ئەمانە با بڵین کارێکیان کرد مێژویان بۆ خۆیان تۆمار کردەوە لەم شارەیە توانم بڵێم لە دوای هەتاقم لە ناو یاریگاشەوەیان پێوتم لوتیان لە دوای بە ڕەحمەد مامجەلال تۆ توانی کورد و عەرەب و تروکمان کۆکیتەوە ئەمانە ڕۆڵێکی باڵایان هەبوو لەم ئیشەیە و ساڵێن چۆن ئەڵێن سەربازیون لە پشتی کامێرەوە با بڵێنم برا بە ڕێزانە مەجموعەیە شەخص بوون با بڵین ئەمانیش هاوکارین بوون زۆر سەریان هێشتا یەکێک لەوانە کاگەردەڵان یعنی بە حەقەت ڕۆڵێکی باڵای هەبوو لە شاندەکەیە کاک جێگر کاک هەڵگۆر ئەگەر یارمەتی بێ حەزەکەم نایان بم کاتن هەوار پرسیار سەفا چنا هەوراز مەجموعەیەک یعنیمانەوە زۆر هیلاگوم خۆم چەنە هیلاگوم وانی دووەنی من زۆر باش کاک ئەحمەد ئەگەر ستەنج بدەین یعنی با بڵێن ئەوەی کە سەرپەرشتی وەرزشی هەرێمی کوردستان دەکات و ئۆلیمپیادی وەرزشی هەرێم بەگشتی بۆچی ئەمانە هاوکار نین لە یاریزانێکی ناودار کاتێک بیەوێت
ماڵاوایی بکە یاخود پرۆژەیەکی گەورەی وا کە هەموو یاریزانە ناودارەکانی جیهان ئەستێرەکان یا عێراق کۆ بکاتەوە لە شاری سلێمانی. بۆچی دەبێ ئێمە پەنا بۆ خەڵکێکی تر بەرین بۆ لە ئەسڵا وەرزش یاخۆت وەزارەتە پەیوەندیدارەکان شوێنە پەیوەندیدارەکان بە وەرزشویانەکانەوە هاوکار نین بەم شێوازە ناتوانن هاوکاری بکەن کە ئەوەندەی خەڵکی تر دەتوانێت. خۆی لە ڕاستیە لە جیهانە با بڵین وەرزش یاخود با بڵین من باسی ئیشەکەی خۆمەکەم تۆپی پێ ئەگەر ڕقم یەک نەبێت لە وڵاتەکە ڕقم دووە بۆیە لە وڵاتی ئەمە من لەو بڕای لەو هینەی نبینم لە ڕقم دەشابێ تێگەی بۆیە لای ئێمە ئەم شتانە چۆنەڵی مردوون بێ زنویان کەینەوە یعنی بێ وەرزشمان خۆش بێ وەرزش شتێکی با بڵین ڕەمزێکی جیهانیە یعنی ئێستا ئەگەر تۆ بڕوانیتە سەر ئەوەی کەوا هەڵبژاردی بەڕازی بە وڵاتی بەڕازی ئەگەر تۆ لە بواری تۆپی پێکیان نەبێ نەمانە ناسی هیچ کاممان مەبەسم لەوەیە یعنی وەرزش لە جیهانە نەمبەر یەک نەبێ نەمبەر دووە بۆیە ئەبێ وەرزشیان خۆش بێ بەرپرسەکان اینجا خۆش دەزانین لە وڵاتێکان مەجموعەیەک حکومڕانی ئەو وڵاتە کە بێ وەرزشیان خۆش بێ کە وەرزشیان خۆشویست هەڵبەتە تۆپی پێ یا باسکەیە بالەی لە ئاخری ینی خۆشەویستە بێ لە لای هەمویان. کۆمنتی ئەو یاریزانە ئەستێرانەی عێراقەوانی کەسە بە تایبەتی لە یانەکانی جیهانات یاری دەکەن کۆمنتیان لەسەر یاریەکەی خۆت ڕوبەڕووە بە تایبەتیەوەی کاتونەتە سلێمانی و یاریەکی وایان کردو کۆمنتیان چی بوو؟ وڵی من ئەوەی ڕاستی بێ ئاشنایەتیم نەبوو لەگەڵ ئەحمەد ڕادی و برادرانی جیلی با بڵین من خۆم 85 و برادرانی کەوا 85 جوانێکی خەریک وازێنن بەڵام بەس یونس مححمود و نەشەت و هەوار و ئەو جەماعەت من ئاشنایەتیم هەیە بگرێت لەگەڵ خوارەوانیش تۆزێ من بانگێشی هەڵبژاردی ئۆلمپیا عێراقیان نامەوە نەبووم بۆوان یاخود لە سافی ڕاهێنەرەکان مەجموعیشان ڕاهێنەرم بوون زۆریان پێخۆش بوو ینی من کاڵم شەژمانێکە خەریکم ئەوەی ڕاستبێت ساڵم بە زۆربیانەوە کردووتیانە لەبەر حرمەتی جەنابەت یین و شاری سلێمانیان زۆر خۆشترێ وەکو لە شارەکانی کە با بڵین ئەژنا ئەمانە هەفتانە یاریەکەن لەگەڵم یاری زانانەیە بەشداری یاریکردنی کردو یاری تۆپی پێ لەگەڵیانە با بڵین وەکو لە یەک فەرقیان نەخێر بەڵام بەس بەرکەوتنمان بەر کەوتوین ئەوەی ڕاستی بێ ئەژنا وەکو لە یەک تیپان زۆر باشە کاگەر دەڵام چیت کردووەوە کاک ئەحمەد وەسفت دەکا و سواست دەکا و چۆن ئەم یاریەتان ڕێخست بە تایبەتی لە ڕووی ڕاگەیانەکەیەوە. سپاس بۆ کاک دێلان بەڵێ سەرەتا سپاس بۆ کاک ئەحمەد و بۆ ستافی کە لەگەڵ یا بوو کە لە شاری سلێمانی من و هەریەک لە بەندە و سوارە کەریم کە دەستنیشان کران وەکو لیژنەی ڕاگەاندنی یاری نێوان ئەو دوو هەڵبژاردەیە بەدڵنیایەوە هیچ ئیشێکیش بێکەم و کوڕی نابێ بەڵامی تر ئەوە هەڵبەتە بێت لە خۆیان پرسیارکەی بۆچی منیان دەستنیشان کردوون من ناتوانم بڵم لەبەر باشی یا لەبەر خراپی من بووە بەڵام بۆ حکمیەوە ئێمە لە شاری سلێمانی کۆمەڵی پەیامێرین کۆمەڵی ڕۆژنامەنووسی وەرزشین توانیمانە دەستی خۆمان دیار بێت لەگەڵ یەکێتی وەرزشیەکان لەگەڵ بەرپرسانی لیژنی ئۆلۆمپی یەکێتی تۆپی پێ هەرە مەژوای کردووە ئەو متوانەی لای ئەم بەڕێزانە دروست کردووە کە متوانیان بە ئێمە هەبێت و بمانکەم بە لیژنەی ڕاگەاندنی ئەو یاریە کە وەک خۆتان بینیتان لە ڕاپۆرتەکە و کاک ئەحمەدیش خۆی هەر لەوێ بوو توانیمان لە ماوەیەکی زۆر کەم کاتوانم بڵم تەنها 2 ڕۆژمان لەبەر دەستا بوو کە بتوانین لیژنەیەکی ئەو دوو کەسی سەرپەرشتی یاریەکی وا گرنگ کە لە یاریگای سلێمانی لە ڕووی دابینکردنی باج بۆ ڕۆژنامەنووسان بۆ فۆتۆگرافەران ڕێخستنیان لە ناو یاریگا کە ئەمانە ئەتوانم بڵم هەمووی لە ماوەی تەنها 2 ڕۆژام هەمووی شو کێ هاوکاری کردوون کاگەردەڵان وەگەوەی کە باسیەکەی لە ماوەی 2 ڕۆژە هەمووی شەکانتان کردو و هەموو کارێکتان تەواو کردو. بەڵێ وەک پێشتر ئاماژەم پێ هەموو هاوکاریەکەی کاک جێگەر کاک هێرش کاک ئەحمەد ئەم ستافەی خۆیان کە یاریەکان ڕێخست بوو لە ڕووی ئیداریەوە هەر ئەم پیاوانە هاوکاری ئێمەش بوون لەو ماوە هەرچێکمان ویستووە ینی لێرە و مسپاسیانەکەم دەستیان نایەوە لە ڕوومان وتیانە هەرچێکتانەوێ بیکەم بە تەنها بۆ ڕێخستن بۆ جوانکردنی ئیشەکە وەک پێشتریش ئاماژەم پێ هیچ ئیشێکیش بێکەم و کوڕی نەبێ ئەمە یەکەم ئیشیش بوو کە لەسەر ئاسی تۆ بڵێ نێودەوڵەتی هەڵبژاردەیەکی ئاوا یاریزانە پاڵەوانەکانی عێراق بێتە شاری سلێمانی کە وەگە بینین زۆربەی یاریزانانی هەڵبژاردە عێراقی ساڵی 2007 تیا بوو کە توانیان بۆ یەکەم جار جامی ئاسیا بەرزکەنەوە ئەتوانم بڵم لە ماوەی 2 ڕۆژە ئەم هەمیشەمان کرد لێرەشەوە داوای لە بردن لە هەموو ئەو برا ڕۆژنامەنووس و ئەو فۆتۆگرافەرانەکەن کە نەمانتوانی بێ بە پێی پێویست بە دەمیەوە ڕۆشت بین بەڵام خۆ دەزانی ئیشێکی وا یاریێکی وا و ئیشێکی ئاوا بێکەم و کوڕی نابێ هەڵبەتە قورسایی لەسەر چیتان کرد ینی هیچ میدیایەک یا هیچ کەناڵەکەم یاریە گواستەوە جیاواز لە ڕووماڵێکی هەواڵی وەرزشی لەسەری چیتان کرد بۆی کە ئەمە
ئەستێرەکانی عێراقن ئەستێرەکانی هەرێمی کوردستانن زۆر جار ڕەنگە ئەم یاریە ماڵاوایە لە وڵاتێکی ترابێ پەخشی ڕاستەخۆشی لە یەکێ لە میدیاکانی وڵاتەیە هەبێ هیچتان کرد لەو ڕۆ هیچ میدیایەک گواستیەوە یاریەکە بەڵێ وەک پێشتر ئاماژەم پێ 2 ڕۆژ پێش ئەنجاندانی یاریەکە لە هوتێل تایتانیک ئێمە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیمان بۆ ستافی ڕاهێنەران و کاپتنی هەردوو هەڵبژاردەکە کرد لەگەڵ لە کۆنگرەکەدا زۆربەی کەناڵەکانی عێراق بەشدار بوون بە کەناڵەکانی هەرێمی کوردستان و شارەکانی تری عێراقەوە وەک ئەمەش وەکو ئاگادارکردنی وەکو ڕێکلامێک وا بوو بۆ دەستگاکانی ڕاگاندن بۆ وەرزشکاران بەڵێ بە دڵنیاییەوە کە ئەم ئیشە کرا بۆ کاتی بەڕێوەچوونی یاریەکە کەناڵی عێراقیە سپۆرت هەیەکەوە کەناڵێکی فەرمی حکوومەتە توانی یاریەکە لەگەڵ کۆنتاکیان کە لەگەڵ ڕێخەرانی یاریەکە سپاس بۆخوا یاریەکان گواسەوە کە ئەتوانم بڵێم بۆ هەموو جیهان پەخشکرا جکە لەو کەناڵە لۆکاڵیانەی کە لەناو شاری سلێمانی و بۆ پێیجەکانی فەیسبوک و ئەوانش دووسێت پەیجیکەش یاریەکان ڕاستەوخۆ نەقل کردو جکە لەو ئامادەبوونی زیاتر لە 15 دەستگای ڕاگەاندنی ناوخۆیی و عێراقی کە وەکو ڕاپۆرت وەکو فیچەری خۆیان ئیشیان لە ناو یاریگا ئامادەبوون. زۆر باشەکە ئەحمەد پلانی دوای واسیێنانە چیەوە پێشەوەی کام پرسیارش بەوەی کە زیاتر لە مێشکما بۆ قسە لەسەرەوە بکەم باس لە پێکان کرد ئەم پێکانت کوێوە ئایا بۆچی ئاماژەت پێکرد لەناو عێراقا چارەسەرینەی لە دەرەوەی عێراقچی چارەسەری هەیە؟ وەڵاهی پێکانەکەی من با بڵێن هەر لە گەنجێ من تووشێ و پێکانە بووم بەڵام هێشتا گەنجی یعنی مەبەستم لە 21 ساڵ و 22 ساڵیا توش بووم با بڵین من ئەو پێکانە تر چارەسەرم بۆ کرد 2016 ئەف 2015 لە یاری سلێمانی و یانی نەورۆزا بوو لام وابێ ئەو پێکانەم سەری هەڵایەوە ئەیتر ئەوەی ڕاستی بێ ئەو پێکانە با بڵین تۆزێ قورسە با بڵین سەردانی دکتۆرم کرد دکتۆروتی لە عێراقا چارەسەری نییە لەبەرەوەی ئەو کەوتی لە عێراقا چارەسەریوتی بەڕای من بیشی کێ هەردیسان هەڵەیاتەوە لە دەرەوەی عێراقیش چارەسەری بۆ هەڵداتەوە ئەم دکتۆرە وای بە من وتی تر چۆنەڵی بێ ئەمەلی کردم ناومێدی کردمەوە ڕاستی بۆی لە فترەی وەرزشکردندا هیچ ڕخنەیەکی لێ گیراوە زیاترەوە ڕخنانەی کە لەسەرتان گیراوە چی بوون؟ وەڵاهی ڕخنە هەرە بێت بەڵام بەزی تر ڕخنە تا ڕخنە کەوتووە بەڵام بەس ئەوەی کواهین بێت نایەتەوە یادم زۆر باشە باسێک لە بیرەوەریەکی تاڵ و بیرەوەریەکی خۆشی ناو دنیای وەرزشەکەی خۆتمان بۆ بکە کامیاری زۆر دڵخۆشی کردی کامیاری زیاتر بێتاقەتی وەڵاهی مەسەلە یاری بابلین یاری لەم 19 ساڵە یاری خۆشێ و ناخۆشیە بەڵام بەس من دوو بیرەوەریم لایە بەڵام بەس چۆنەڵی دەرەوەی یاریە بەڵام بەس هەر چۆنەڵی ئەسنای یاریە بابلین یاریەکمان هەبوو لە شاری هەولێر یانی سلێمانی شاندیانی وەرزشی سلێمانی ڕۆیشتی بۆ هەولێر طبعا ئەگەر لە دەروی شارێکی خۆت یاریت هەبێت ڕۆژێ پێش یاری و ڕێتر ڕۆیشتین و هاتینەوە یاریەکەشمان بردەوە دوو بە یەک زیاتر یاریزانەکان با بڵین لە لای محافزەتی ئێستا با بڵین داوەزن بۆ نمونە ئیتر هەر کەس ڕاتەوە ماڵی خۆیان یا داوەزین کوڕێک بەرپیرم هاو کاپتن دوام کەوتە بۆی تر ئاوڕم مایوتی کاپتن جان 6 مانگە بە دوای تۆ یاگەڕم وتم لە خزمەتتان برای بەڕێزم تر بەرحاڵ وتی ئەمێ وێنەیەکە لەگەڵا بوو وتم بەسەر سەر و بەسەر چاوتر سوودفا دکتۆر ئاراسم لەگەڵا بوو وتم کاک دکتۆر تخوام برا بەڕێزە ڕسمیشیوتر ڕسمەکەمان گرت کە ڕسمەکە تاوتم پیرۆز بێم لاوتی وتیارەوە بەڕاز ناوە چی بوو پێگەی مەبەستم لە چی عنی بیرەوەری خۆش و ناخۆش هەیە ینی ئێستا بۆن من لە ئەسنای یاریشا من گۆڵێکم قەت لە یاد ناچێت بەو گۆڵە توانیم یانی سلێمانی سەرخەمەوە بۆ خولی نایە ساڵی 2005 بوو سلێمانی و یانی پێرس سێ بە یەک یاریەکەمان بردەوە ئەوە سێ بە یەک بمان برداتەوە بە فەرقی دوو گۆڵ توانین دوو بە یەک بوون یاریەکە با بڵین لە سانی کۆتایی یاریەکە گۆڵی سێمم کرد با بڵین بۆ گۆڵە یانی سلێمانیمان سەرخستەوە تر یاریش هەیە بۆ لەو 19 ساڵەیە چەند گۆڵت کردووە؟ وەڵاهی گۆڵەکانەوەی ڕاستی بێت لە ئامارم هەیە لە ماڵەوە بەڵام بەس ئەوەی کەوا زۆر بەلامەوە مەخسە بێ مەبەست بێ هیچ یانی سلێمانی و بۆ نمونە خولی کوردستانی ئاسا نەبێ بە وەسفێکی بەندە 45 گۆڵم هەیە لە خولی تێکڕای خولی کوردستان نایب گۆڵکاری مێژوو خولی نایبم و زیاتر لە 130 گۆڵ بۆ ینی وەرشی سلێمانی گۆڵکاری مێژوو ینی وەرشی سلێمانی ڕەت چییە لەسەر یانەی سلێمانی و وەرزشکارانی هەرێمی کوردستان بەگشتی؟ وەکو باجارە بێم سەر وەرزشکارانی کوردستان خۆی یاریزانی زۆر بارز هەبوو لە کوردستانە ئەمێ لێرە و پەیامە بگێنم یاریزانی وا هەبوو بۆ من لەوانێ بانگێش نەکرابێ چکە 100 یاریزان هەبێ لە کوردستانە بۆم بۆنێ ئەگەر 95 بانگێشکەین
پێنجەکەی کە هەرگلەیەکان من لێرە داوای لێبوورنیان لە یەکەم لە کەم و کوڕیمان ئەگەر بیرمان چوو بێتن بە گەوری خۆمان ببوورن بەنسبەت ینی سلێمانی من ئەتوانم بڵێم ینی سلێمانی کارێکی کرد طبعا من ئەڵم لەگەڵ ڕێزمە بۆ کاگ ئەیوب با بڵێن یاخود کاک سەرکەوت ئەوانی تر من بە چۆنەڵی باشە واسییان ناکەم با نەبێ بەزەم چونکە من 12 ملیۆنم لای ینی سلێمانیە کەچی لەم ڤیسیڤالەیە یاریگاکەیان نامێ بە پارە یعنی ئەوەش وەفاکەیان بوو من قاچێکم لە پێناویانی وەرشی سلێمانیە دانا ئەمەش وەفاکەیان بوو سەرڕای ئەمەش من بلاجتۆرم لەسەر عادی خۆم چاکردێتەوە جۆزەی کارەبام لەسەر عادی خۆم چاکردێتەوە بۆم یاری ینی زۆر کەس ئەم شتانە نازانێ تێگەی یعنی ئەمە وەفاکەیان بوو من چەند ساڵە خزمەت ینی سلێمانی بۆچی ئاوا بێ وەفا دەرچوون بەرامبەر بە تۆ هیچ هۆکارێکی لە پشتەوە هەیە وەڵی هۆکارەکە چیە نازانەوە خۆیان من بگرێت لە ڕێز زیاتر هیچ شتێکی کەم بەرامبەر بۆچی وەرزشی هەرێم بەگشتی ناچێتە سەر ڕێڕەوێکی خۆی وەکو ئەوەی کە پەیوەست بێ بە ئۆلۆمپی وەرزشەوە پێوەست بە یانەی وەرزشی بەگشتی ئەو لایەنە پەیوەندیدارەی کە خۆتان هاتانە لە سەراستی هەرێمی کوردستان ئەزانی چۆنە خۆی لە کە پێشووتریش پێم وتی زۆر زەرورە ئەوەی سەر خۆت ڕاضی بێ ئەوەی سەر خۆت بزانێت کە معاناتی یاریزان چیە سە من بۆ نمونە سەرۆکی یانەیەک بووم یا مەسئولێ بم یا ئەوەی کەوا کاربەدەست بم با بێمە بینە سەر ڕئیسی یانە من ناتوانم بۆ نمونە حرمەتم بێ بۆ کاگدڵان کاگدانە یازدانی تۆپی پێ بیکەم بە موشیفی یاری باسکە تێگەی ئەمە شتێکی ڕاستیە من نابێت کابراکی تۆپی پێ نەبێ بیکەم بە ئەگەر ینی من بەس وازحتر بڵێم دەکرێت کابرا سیاسی و سەرۆکیانی وەرزشی بێت خۆی لە جیهان ئەوە شتێکی تەبیعیە هەتاکم ئەگەر جەنابتان ئاگدار بن برلسکۆنی سەرۆکیانی میلان بوو لە هەمان کاتە سەرۆک وەزیرانی ئیتالیا بوو ئەمە شتێکی تەبیعیە مە شتێکی واردە بەڵام لێرە کە بووی بە شتێک ئەبێ خۆشت بێ ئەو کەسی کەەوە یاریەکە یاریزان یانەکانی کە ئەبێ ڕاضی بی ئیشکی ئەمە ناکرێت ڕقۆڕقی کار بەکار زۆر باشە کاگەر دەڵن بەگشتی ئەگەر قسە لەسەرەوە بکەین لە یاریەکان یا یاریزان و یاریەکانی ناو هەرێمی کوردستان تا چەندە جێگەی بایەخ و گرنگن لە میدیاکانی خۆماندا چکە ئەوەندەی دەبینین زۆر جار میدیاکان ڕۆماڵی هەواڵە وەرزشیەکانی دەرەوەی هەرێم دەکەنی هێندە ناو گرنگی و بایەخ بە هەواڵەکانی ناو خۆ نادەن بەڵێ ئەگەر ئێمە باسیەوە بکەین ئەبێ یەکەم تا باسی یەکەتی تۆپی پێی کوردستان کەین لەبەرەوەی ئێستا کە چالاکی زۆر هەبێت لە ماوەی 4 ساڵی ڕابردووشتا تەنها یەکێتی وەرزشی بووە کە لە سەراسی کوردستان چالاکی هەبووە بەهۆی قەیرانی دارایی زۆربەی یەکێتیەکانی کە چالاکیەکانیان ڕاگرتە بوو ئەتوانم بڵێم لە سەدا 70 بۆ 80 سەرکەوتنی سەرجەم خولەکان و پاڵەوانەتیەکان بە تایبەتی خولی تۆپی پێی کوردستان بۆ دەستگاکانی ڕاگەاندن دەگەڕێتەوە لەبەرەوەی زۆرترین دەستگای ڕاگەاندن لە یاریەکاندا کە زیاتر لە 10 کەناڵی ئاسمانی یاریەکانیان بە شێوەی راپۆرت بێ بە شێوەی گواستنەوە بێ یاریەکانیان پەخش کردەوە من بۆ دەتوانم بڵێم دەستگای وەرزشی و ڕۆژنامە نووسانی وەرزشی ڕۆڵێکی زۆر گرنگیان بینیوە لە سەرخستنی خول و پاڵەوانەتیەکان وەک ئاماژەم پێ بە تایبەتی تۆپی پێی کوردستان بەڵام بەداخەوانی ئێستاشی لەگەڵدا بێت زۆربەی ئەو بەرپرسانەی زۆربەی و کەسانی کە لەیەکێتی وەرزشیەکانن کە لە دەستگا وەرزشیەکانن کە لەیەکێتی وەرزشەکانی نەک عێراق کوردستان تەنانێت عێراقیش نیان توانیوە ئەو لێ تێگەیشتنەوە پەیوەندیە بەهێزە دروستکە لەگەڵ ڕۆژنامە نووسانە یا ئەو خوێنەوان هەبێ بۆ راپۆرتەکان بۆ ئەو ئیشانی کە پەیامنێرانێکن من ئێسانی لە ماوەیەکی زۆر کەمی ڕابردووە یەکێک لە هاوکارانم راپۆرتێکی لەسەر کەناڵێک کرده بوو کە راپۆرتەکە لە سنووری ئەتەکێتی کاری پیشەی و ڕۆژنامەنووسی خۆی بە بەڵام بەداخەوە بەهۆی نەزانین و شارەزانەبوون لە ئیشی ڕۆژنامەنووسانی وەرزشی ئێستا بۆتە چۆنەڵی کێشەیەک لە نێوان دەستگا پەیامێران و ڕۆژنامەنووسانی وەرزشی لەگەڵ یانەکانە بۆیە داواشم لێرەشەوە داوان لێکەم کە بتوانن زیاتر پەیوەندی خۆیان لەگەڵ ڕۆژنامەنووسان لەگەڵ پەیامێرە تەنانەت لەگەڵ دەستگاکانە زیاتر بەهێزکەم بۆی ئەو لێک تێگەیشت و ئەو تەشەنووزەی دروستە بێ نەهێڵ دێ بۆیە ئەڵەمەتوانم بڵێم ڕۆلی میدیای وەرزشی ئێستا لە سنووری هەرێمی کوردستانە ڕۆڵێکی زۆر گرنگی بینیوە کاگەردەڵان بەشێکی گشتی وەرزش لە هەرێمی کوردستان لە چه ئاستێدایە بەتایوە تا چەند گرنگی و بایەخ بە وەرزشە درێ لەلایەن بەرپرسانەوە لە هەرێمی کوردستان بەداخەوانی ئەم 4 ساڵی ڕابردوو بە تەواوەتی وەرزشی پەکخز لە هەرێمی کوردستان و ئەو پەیوەندیەشی کە هەبوو لە نێوان کوردستان و بەغا بە تایبەتی لاوازی کرد بۆ ئەتوانم بڵێم وەرزش ئەگەر ئێستا بەم شێوەیە بتوانن حکومەت لایەنێ پەیوەندیدارەکان وەزارەتەکان یارمەتی یەکێتی وەرزشیەکان بدەن ئەتوانم بڵێم ئاستی وەرزش خەریکە ئەبوژێتەوە
بەرەو پێشەچێ ئەگەر بەس بە هەمان شێوی ساڵانی ڕابردوو بێ من دڵنیاتانەکەمەوە کە زیاتر وەرزش بەرەو دواوەچێ نمونەشمان زۆرە لەسەر ئێمە زۆرترین یاریزان هەڵەبژێرە بۆ یەکێت بۆ هەڵبژاردەی عێراق بۆ هەموو یاریە جۆراوجۆرەکان بەڵام بەداخۆ ئێستا بینی لە ئێستادا کەمترین یاریزان لە ڕیزی هەڵبژاردەی عێراقە بۆ سەرجەم یاریەکان زۆر باشە کاک ئەحمەد دوایین پرسیارڕاستی جەنابەت پلانت لە دوای واسی هێنانە چیە پلانی داهاتوت و جگە لە وەرزش سەرقاڵیشی تر چی دەبی؟ وڵای خۆی لە ڕاستیا من کارمەندی وەزارەتی ناوخۆم جارێ هیچ پلانێکم دانەناوە وەڵڵاهی مەشروعێکمان هەیە بەڵام بەزی تر جاری لەگە با بڵین لەگەڵ هەڵگوردی مەلا محەممەد ئەگەر سەر بگری ئینشەڵڵا ئەکادیمیا گەکرێتەوە هی ئیسپانیۆل لەگەڵ هەڵگوردا با بڵێن تۆزێ سەرقاڵی ئەوەیە هەڵگورد مەشغولی ئەتر جارێ وەکو هین بە شتێکی ڕسمیم بیرە لەوە نەکردێتەوە زۆر جارەوە یاریزانانی کە ماڵاوایی دەکەن دەبنە مدەڕیبی ناو یاریگاکان وەڵاهی ئەوەی ڕاستی بێ ڕەفیقەکانی منیش با بڵین ئێستا ڕاهێنەرن من جارێ دەردی نەکەوتی من نامۆنیم بە تۆپی پێ زەمانێکم لە تۆپی پێیا سرف کردووە یعنی ئیشی خۆمانە لێ هزانی نەگەر هینێک بەتەماهیت ببیتەوە بە مدەڕی مەبەستمەوەیە کێشەم نییە من ئەگەر هین بەجار ئەم فترەیە پشوویە گۆرەگرمە گەر هین بێت زۆر ئەتیادێجنا زۆر یارزانی بەناوبانگی جیهانیش دابڕاوە لە زۆر باشە سپاس بۆ هەردوو بەڕێزان بەڕێز کاک ئەحمەد سالار یاریزانی ناوداری سلێمانی هەرێمی کوردستان و هەروەها بەڕێز ئەردەڵان محەممەد بەڕێوەبەری ڕاگەیاندنی یاری هەڵبژاردەی ئەستێرەکانی هەرێمی کوردستان و عێراق سپاس بۆی کە لە ستۆدیۆکانمان لە سلێمانی ئامادە بەڵە بینەرانی عزیز و خۆشەویست سەرنجتان بۆ زانیاریەک ڕادەکێشین لەبارەی گەوهری یەکانەوە سەدەفی دەریا گیاندارێکی گرانبەهای دەریایە خەڵک پێی وایە سەدەف وەک قەپیلێک و قەباغەیە کە پێشی دەگوترێت گوێچکە ماسی بەڵام گوێچکە ماسی و سەدەف جیاوازن سەدەف بەکەمی دەردەکەوێت و ڕێژەکەشی زۆر کەمە و لاقوڵایی دەریاکاندا دەژی سەدەف لە ڕێکردنیدا بەرد بازیخ یا تەنێکی دەرەکی دەکەوێت و تەنەکە دەچێتە ناو قەپلێکی سەدەفەکەەوە و تێیدا دەمێنێتەوە سەدەفەکەش بۆ بەرگری لا ژیانی خۆی ڕژێنێکی دەرەکی دەردەدا و ڕووپۆشی ئەو تەنە دەرەکیە بەو ڕژێنەی دەکات و ئەو ڕژێنە دەتوانێت تەنە دەرەکی و بێگانەکە بگۆڕێ بۆ بەشێک لا خوێ و بۆ بەشێک لا خۆی و بەو ڕێژنەش وردە وردە گەورە دەبێت و سەرنجام لە کۆتاییدا دەبێتە مرواری زۆر بەکەمی ڕێک دەکەوێت کە هەموو سەدەفێک مرواری تێدا بێت بۆیە بازرگانیکردن بە سەدەف و گەڕان بە دوایدا یەکێکە لە بازرگانیە گرنگەکان و هەزارەها کرێکار ڕۆژانە بە ئامانجی دۆزینەوەی مرواریەک تا ئێوارە خەریکی بێژانەوەی لمی کەنار دەریان سا بەڵکو مرواریەکیان دەست بکەوێ و ژیانی کوڕا و کوڕیان بگۆڕێت تەنانەت دەگوترێت لا 3 ملیار سەدەفدا ڕێک دەکەوێت تەنها 3 دانەیان مرواری تێدا بێت زۆربەی سەدەفەکان ژمارەیەکی زۆر مرواری بچووکیان تێدایە کە ئەمانەیان بێبایەخن و پارێکی زۆر کەم دەکەن و خەڵکی بۆ هۆنینەوەی ملوانکەی ژنان بەکاری دەهێنن و دەیفرۆشن ئەمانە ناکەونە بەرتیر و تموحی چەتە و ڕێگرەکانەوە بەڵام واوەیلا بۆ ئەو ڕاوچی یەک مرواری بدۆزێتەوە لا سەدەفێکدا و بکەوێتە بەرچنگی چەتە و ڕێگرەکانەوە مروارەکەشی لێدەستەنن و خۆشی دەکوژن بۆیە ئەگەر سەدەف تەنها مرواریەکی تێدا بێت پارێکی خەیاڵی دەکات و دەبێتە جێی سەرنجی بازرگانان و کۆمپانیەکانی جیهانەوە مرواری یەکدانەیی هەم ڕەونەقدارترە و هەمیش جوانترە و هەمیش گرانبەهاترە هەمیشە مرواری لە شعری شاعرانی ئێمەدا ڕۆڵ و پێگەی هەبووە یار و خۆشەویستی خۆیانیان چواندووە بە مرواری ئەوە تا بێخودی شاعریش لا وەسفی مامی عوسمانی کوڕی عەفاندا دەفەرمێت یەگانە گەوهری حەیا واتە تاک و یەک و بێنمونە لە شەرم و حەیا و حورمەتدا مرواری لە جوانکاری و مستیلە و پێداویستەکانی جوانکاری بەکاردێت لەگەڵ زی و ئاڵتون تێکەڵ دەکرێت و دیمەنێکی زۆر جوان و سەرنجڕاکێشی هەیە و نرخەکەی بە هەزارەها دۆلار دەخەمڵێنرێت سپاس شەیدا بینەرانی عزیز دیارە تەوەری سێمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەرەوەی کە سروشت لە سروشتی هەورامان لە ناو شێعردا کە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا تاهیر مستەفا شاعری هەورامی کە زیاتر ئەم بڕگەی بەرنامەکەمان بۆ دەڕازێنێتەوە مامۆستا گیان بەخێربی سپاس دەکەم سەرچاومان بەخێر لێگەر لێەوە دەست پێ بکەین مامۆستا بۆچی شارەکانت وێنایی هەمیشە سروشتی هەورامان دەکەی لە ناو شارەکانتە پێشەکی زۆر سپاسی کەناڵی پەیامی ئاسمانی کارمەندەکانی دەکەم وڵات لەبەرەوەی من شارەکانم بە زۆرتر باسی سروشتی هەورامانە لەبەرەوەی منتەقەی ئێمە هەمووی باخ و باخاتە و شوێنێکی دڕەفێنە و خۆشە و لەبەرەوەی
دوورە وڵاتی زۆریشمان بینەوە لە ئاوارەکانە زۆر بیری ئەو شەرەکەمان کرد بە شەرەکەمان زۆر خۆش بووم هەر لە بەرەوەی مەسەڵەن زۆرتەوەی شەرەکانم بە باسی نووسروشتی هۆرامان دەکەم. چەند شارت هەیە مامۆستا چەند بەرهەمت هەیە؟ تقریباً 100 هەنراوەیەکم هەیە جوایەنەم هەیە لەوانە بڵێ. زۆر باشە دەست پێ یەکسەر بچینە لای هۆنراوەیەک بەڵام بۆمان باس بکەم هۆنراوەیە لەکوێ نووسیوتە و زیاتر چۆن چییە بە ناوەڕەکەی باسی چیەکە و چی نووسی؟ هۆنراوەکان زۆرن بازێکم هێناوم لە زەمان لە ساڵەکانی 85 و 84 لە منتەقەی سیدەکان لەوێ ئەسکەر بوو. هۆنراوی ئەوێش من ناوهی ئەو ساڵش ماساڵی نەتکردووەتە کتێبی چی؟ بەخوا جارێ هەر بەدەستەوەیەکانی خەریک بن ینی سەرقاڵی کۆکردنەوەی شەرەکانەوە لە سیدەکانەوە بیری هەورامانەتە کرد. ئێستا ئەم شەرەشمان بۆ جوانی بەهار نووسیوە لە سیدەکانەوە ئەوە کەتم ئەڵێ جوانی بەهار بەهارە و وەختی گوڵ و گوڵزارە شاخ و داغ ڕەنگین لە دوور دیارە هاژەی ئاوی چەم گشت بەرەو خواردێ چەند جوانە بەخۆڕ ئەڕوا بۆ ناودێ بۆنی توولەڕێی شاخان دیارە لە دوور ڕازاوەتەوە ڕەنگی سەوز و سوور هەڵاڵە برەمەش سەری دەرهێنا لە پاڵ تاشە بەرد و ئەخۆی پەنادا داربەڕووی جوان بە قنجراوەستا و لە قوپۆپی شۆخ بە باران شۆرا و لە دامێن شاخە لە ناو گوڵزاران لەسەر پەڕەی گوڵ پاشماوەی باران بۆنی هەڵاڵەی بۆنخۆشی ناوباخ دڵ ساکن ئەکا دەرد و ئێش و ئاخ سەری ناوباخکەی هەڵوژە و هەنار ئەوسا ئەزانی چەند جوانە بەهار ئەوەی باسم کرد بەهاری زوو بوو جەژوانی یاران خۆ نەسووتا بوو بەڵام داخەکەم بەهارمان نەما تا بن چەقیوین لە دەریای غەما. دەستخۆش مامۆستا تاهیر ئەم شعری کاتێکە نووسیت خەیاڵی هەورامان وای لێ کرد یان جوانی سروشتی سیدەکان بوو کە ئەویش هەر وەکو هەورامان سیدەکان خۆش بووانی بەهاری ئەوێ سروشتەکەی لە هەورامانە ئیتر ینی لەوێەوە ینی بیری ئەوێشم کرد و ئەبێژمە ینی زۆربەی شعرەکانی ئلهامێ بۆ دێت یان کاریگەری دەوروبەر و جوانی سروشتە کاریگەری تێدا هەر جوانی سروشتەکەی و دووری وڵاتەکەی خۆمان بووە. مۆساستەکەم زۆر دووری چەشتووە لە چەند خۆناغا دووربی لە هەورامان هەر لە هەشتاکانەوە ئێمە کە ئاوارە بووین لە تێوەڵام بە بۆنەی شەڕی عێراق ئێرانەوە ئیتر تانەوە یەک هەر لە دوور بووین لە هەورامان لە هەر شوێنێکە گوڵێکی جوانمە بینی بێت هەیان جۆگەیەکمان بینی بێ بیری ئەوێمان کردووە. پێشتر چەند ساڵ لە هەورامان بووی بۆ بەرشەیدا هەر لەوێ بووین. تەمەنی گەنجەتیت لە هەورامان بوو؟ بەڵێ لە ساڵی هەفتا چوومەتە مەکتەب هەتا هەشتا هەر لە تێوەڵاق لەکەیەوە دەستە بە شعر نووسین کرد لە ساڵی هەشتاکان چەند بەرهەمێ هەیە و وەڵای هەوراوەکان زۆرن بەس کۆمەکەوتان بە زمانی هەورامی شعرێ هەیە؟ بە زمانی هەورامی شعرم هەیە شعری ئاینیشمان هەیە مناجات شعری چەند بەرهەمت بۆ ئێمە حازر کردووەواتە هەر کامیان هەر بێ پێشکەشی دەکەی ئاساییە یاخود بەرهەمی تایبەتت بۆ داناوین؟ وەڵی ئاساییە ینی کامتان بێ من پێشکەشتان ئەەکەم. هەندێک بەرهەمت بڵاو بەتەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەورامیەکانیان بۆ ئەم شارم کە داناوەم جوای بەشی شەرم داناوە بۆ کانیەک هەیە لە ئەورامان لە تەوێڵم هەر باخی خۆمانانی ڕزی خۆمانم لەوێ کانێکی لێ هەبە مناڵی لەو کانیە مەسەن یاریمان کردووە چین بۆ ڕزوم بۆ مێوکێڵان و هات ئەو شانم ئێتە من لە کە دوور بووم لەو کانیەوەم بیرم ئەو کانیم کردووە شەرم بەسەر ئەو کانیا هەڵداوە ئەو شەرستان بۆ خوێنمەوە بەڵما شەوەدوایی هەورامیە ماچۆ هانۆم لەگای هەچووە بەشەکەش هانۆم لەگای یاگۆ گرکەسیم یاگۆ سێران و ئێسێ و زاوڵەیم تۆ حەق و وێ تا گلەیێم کەری سەربەرز نەکەریە و تەماشەم کەری وەڵام من ژیوای دووربستە ناوێ چی ئەجۆ بێتۆ من سیا ناوێ ئەگەر نەتاو و سەردانە کەر و دووری چۆبیان تەماشا کەر و چەمێن بە هەڵسی پەڕێ با تەمام هەر مسەڕوشە تۆوین و تەمام من یانۆ مەڵکەم گردم جدەستدان خەم و ئایشام چەند تۆ گرێدان ئێستا تۆم هەنی بە تاق و تەنیا ڕجاو نەکەر و تۆش دمازەم جیا هانۆم لەگای ئامانێوە لات ئۆقرە مەگیر و من نەبوو جەلات ئەها من چنی دۆرتە نەخولیۆ
شەخەڵ و دلەکە و چنی پاکەرەوە وەشڕێ پاکەسیە سەرشێویان نەبیەن پێسۆ تایری دووروەتەن نەبیەن هانۆم لەگای زروفی پلەکەردا زروف گلەیش با چون دەتۆش کەردا ئێسا ئامانە پێوەرە گرەومێ با ئێتر گلەی یەکتری نەکەرمێ هەرچەند مەغریبا با بۆ نەعیشا هەر منیشوەرێ تا دوێمە بشە تایر دێر ئامای بێدەنگ بیا تەمام نەیاوای خوڕە و هەڵسۆ چەمەکام فرەن هەفتێ و گرەوی کەسر نەوینی هەڵسی وەزارێ بێ و حەبیبی خۆ یەرێ چوارێ و ئامێ نیشتێرێ ڕاویەرێ بێنێ و فرە نەنیشتێرێ بەڵام زامشا نەکەردا ساڕێژ جەدنیا هیچ کەس مەبوو کەسی وێش یۆ ناما قۆریێ و ئاوی بچنە بەرۆ لامە بنی شۆرە و چای و دەمکەرۆ یا پێمێ و بڕیەی یا پێمێ و کاڵای وەخت و یەفراخاج لامای پێگەڵای گلەیەم کردی تایر بزانێ من فرەتۆم جەنی جەهانە وسانێ هانە ئامانێ خاسی لاونایم وەرمەم وستی سەر بە زۆر گراونایم منێش بەدڵ و وێم خاز گرەوانێ چەمێم لێڵێ بیێ و تۆش بیای دوێ هانێ دەست بێ دەسەڵات هانەوەم لەگای قەسەم بە وەرە زەردۆ وێرەگای ئینای دڵمەنێ بە چرکە و سەعات بەڵام چێشکەر و مەتا و بەولات ئێسەم زانوو چڵ بێ نازەنی پێدووری یارە ئاوات وازەنی شەرت بۆ بێنازی و فکرم نەشۆوێ دووری زەخمێ وازووزوو کولیۆوێ دەک وێران بوونێ دۆر و دەسەڵات پاسە دەست و منش کرد بێ دەسەڵات ئەمر باقی بوو دەسم ویەرۆ زووزوومە و ئۆلاد هەرمانە بەروو دۆرە کەرونێ بە گوڵ و گوڵزار تا تۆ منەنی نەبینە بێزار تایر هەر خەمش بێنازی تۆشە پۆچی بەدایم دڵی ناوەشە دەزوەژ مامۆستا تاهیر ئیش عەرێ تۆ دلێ باخینە فکرە و پەیمێ یان هەر کەس روشتە جوانەکەی بینی یەکسەر تاوی شعرەکە بینی هەرکە چەمەم کۆ بە منتەقی وەتەنی یانوانێ پێیاگەیە دیمەنی مەسەن وەش بینی گۆشە جوێنە مەسەن پیاسی وکەینێ ئاوی بینی گۆشە جوەکەوەم لام لە نەو بۆراڵی و پاسێ سەیە و ئانیشە یەسەر ئیلهام و تۆ شارێ پێمێ ئیسێ ئینەشا دوورکەوتە بینۆ جەهانە و هەنۆم لەگای لەگای چکۆ بینی شارێتە نوێستە ئەنە هەر چێش بینی بەس تێ مەجان نەبێ بلووە مەجان نەبێت مایل وایە دەوروبەرش کردت بە گوڵ و گوڵزار لوانە ئێتر دۆرم کردن بە گوڵ و گوڵزاری و ولیچم بەدینە سەیوانەکە نیەنێ واتە شارێکی تا تفیچم نیەنێ و ئاویچم پێ بەدین چاگەن یانی مەرە ئاوەکەی لەجام مامۆستا تاهیر ئەگەر کەسێ پەنە دوات و کەسەر و چیوەرە شعرێ بنویسی ئانە ئاسان تەراپێتیان ئانەی کە ئیلهامەکەت پێ بێ و دلێ سروشتێ جوان و هەورامای نەبیان هەر سروشتە یا گەتەرە نەبوو ڕامەج وەڵام فرەتەر خەڵکمان چۆ شەرێ پێ بنویسە بەس خراپ پێ نمێ شو ئیلهامەکە پێی سەر و کەسێرە پێت نمێ بەڵام پێی سروشتێ جوانی کەنیای دلێ یان باچ پێم بنویسێم شو مەجار بوو مەسەلەن پێش بنویسی بەس ئیلهامەکە گۆژ ئاما یەکسەم تاوی شەرەکە بنویسنێ جگەجە سروشتی باست جە مناجاتی کردن مناجات وشم تاتم شاعر من مصطفى علي عايش هالشعر هني كوما كدني بعض يشاو بعض شاف ما دني كتبك عشاني من شاف بيساي وذكر ويانا شروط مناجاتك زياتر چنينا مناجاتك عينيه وقت وش باوي يعني ما باوي بي تاتم نوش كود كاي پر ما فكر ما شاني كان تاتم كان خلقي بي فرقه مجالسنا شو مثلا تقولنا كابري فرز يرك بيان وشاعر يجبين يتكبرن شاب خسخانو كرماشاني مناجاتش كانت نخوا وش تش كدني يعني ام مناجاتي نيوان باوكتو خوي پروردگار تو خود نوسيوتوا يعني باوك نوسيتي او انا هي باوكما لا تشنغوارا شعر نوسيوا هل بواري كومالاتي يعني بو نهامتي كان هاتو بس كردا لو باران سيمو بسم بو كيميا باران شالم هي بورا وكباني بو زوش مثلا بو سويشتي جواني قبل مانو يعني بو اشتاني كرويان دا ولا منطقه شرم لسان وسيبو مناجاتك بسورانيه ياخذ بشي وزاريه وراميه بهوراميه با جوبيسي مناجاتك تشاو تشاو خوش به مناجات من فكر خيالي راي نجات من كان کوئی کرم کریمی کارساز یا رب جدرگاد تو بم هن نیاز واران بو مرکب درختان قلم
وەصف و سەنای تۆ مەکریۆ سەرجەم هەندێ بنووسم جە تعریفاتت قدرەت نمانای ڕوو سەربساتت کانە کۆی کەرەم ڕەحمەت فراوان ئامان و تۆبێ فرەم هەن تاوان یارەب بەخاتر پاکی پێغەمبەر مخافاتم هەنجە ڕۆژی مەحشەر یارەب جە دەرگات ئینەن ئاواتم ئاسان ببیەرە و کات و سەعاتم یارەب هەر وەختێوە کە بی خەلاسمان دەفتەرمان بگەی بەدەستی ڕاستمان زۆر باشە ماوەستا چی بکەین بۆی کە زیاتر خەڵک ماوەستا تاهیر مستەفا بناسیێت جگە لە شعر نووسین سەرقاڵی چێویشێکی تری وەڵی چۆن یانە وەکو یان جیاواز لە سەرقاڵی چی تری ماوەستا جگە لە کاری شاعری کاری شاعری وەڵام من حالیان پاسەوانم لە مەکتەبێکی سلێمانی ئیشی پاسوانەکەم بەشەوا لە مەکتەبە خەوم ئەنی دوو نەفەری ئیشی پاسەوانی یەکەینەوەمانە و ئیشی ترمان هەیە مەسەرەن لە ئازادی زۆر باشە باست لەوە کرد کە لەگەڵ نەهامەتیەکانی گەلەکەمە منی شعرم هەیە چیت هەیە لەو ڕۆ لەگەڵ نەهامەتیەکانە لەسەر کام نەهامەتی خۆ بە ناشکری نەبێەوە هێندێ نەهامەتیمان بەسەردا هاتەوە ڕابردوو لە ئێستاشدا ڕاز دەکەوی منتەقەی لامە زۆرتر نامەتی باتەوە بەسەر منتەقەیانی ناوچەی هەورامان و هەڵەبجە هەورامان و شارەزور زۆرتر نامەتی بینێ بە بۆنەی ڕەوەکەەوە و کیمیاباران و شەڕی عێراقیران و ئەوانانی زۆرتر نامەتی هاتوو بەسەر ئەو منتەقانەیانی بەسەر ئەو نەهامەتیانە شەرم نووسیەوە بەس داوای لە بەدنەکەم کە نەمێناوە بۆ کەندەوەی کام شعرت لای خۆت زۆر خۆشەویستە و ئەتوانی بڵێن کە بە شعرێکە بە ڕێزت ناوبانگت دەرکرد بێت ینی شعرێکی زۆر گرنگ بوو بێت کە ناوبانگی دەرکرد بێت و توی پێ ناساندبی بە بینەرەکانیان شارێک کە خۆت زۆر لە لات خۆشەویست بێت خۆی ئەو شارێکانە کە من ینی خۆم حەزم لێتی ئەم ئەوەی هەورامان بۆ هەورام بۆ کە بۆ کانەکە نووسیوەم ئەم قەسەمنامەیەکی شەوەزاری هەورامێشم نووسیوە بە گوڵاڵە و شاخ و بەرز و سوێندەمانی کردووە و ئەو قەسەمنامەیەش یانی خەڵک پێ زۆر پێخۆشەوە کە بەڵام کردوێتەوە بەس لەسەر ئەوەی کە باس لە نەهامەتی گەلەکەمان کردەوە چەند شعرت هەیە لەسەرەوە نەهامەتیەکان لەسەر کام نەهامەتیانە لەسەر نەهامەتی ڕەوەکە هەمە و لەسەر نامەتی کیمیاباران هەمە و ئێستا خۆ دیتت لە یاد نییە وەگەوەی کە بەنووسین بەڕێز یاد ئێمە بەس پاشپێشیەکەوێ ناتوانێت بیخوێنەوە ئێستا هیچت لە بەردەستا هەیە لەوانە پێشکەشمان کە لەسەر نەهامەتیەکان نەوەڵاتە لە دەمان یێرانی دەستمان باشە لە عادەتەن لە هەورامان زیاتر دەزانین بە بەهارانە خەڵکێکی زۆر دەچێت بە شاخ و بە دەشت و بە شاخەکانە بە تایبەتی یاخود دەچنەوە ڕز و باخەکانیان هیچ هەیە لەو ڕۆ ئەو ئەو جوانی بەهارەکانی شمولی ئەوەکە بۆ ئەو باخەکان پێم وا بێت مامۆستا زیاتر شعرەکانە بەسەر جوانی سروشی هەورامان و تەوێڵەیە وایە زۆری ئەوانەش هەیە ئێستا بەرهەمەی کە حەزری پێشکەشمانکەی چییە ماوەستا ئەم قەسەمنامەیە بە شێوەداری هەورامی ئەویش لەسەر جوانی بەهارەکە هەمانە جگە لەمە لەسەر جوانی بەهارەکەەوە باسی جوانی بەهارەمان کرد بەس ئەم قەسەمنامەیە ینی جوانی بەهارەکەت ئەوەی کانیەکە بوو پێشکەشی کردوایە نا جوانی بەهارەکە بۆەوە کە لە سلەکان نووسیمە ماوەستا دەمەوێت بەرهەمێکی تر جگەل لەوە پێشکەشمان بکەیت چیتر لە بەردەستا هەیە جگەل لەو قەسەمنامەیە جگەل لەو قەسەمنامەیە دووری وەتەنیشم لەبەر دەسایە ئەو دووری وەتەنە ڕەنگە بەڵام پێش دەستپێک چکە دەمەوێت بە بەرهەمەکەی تۆ کۆتایی بۆ بەرنامەکە بیانم پێش دەستپێک من ماڵاوی لە بینەرانی ئازیز دەکەین تۆ بەرنامەکەت پێشکەش دەکەی و دوجار کۆتایی بە بەرنامەکە باشستا زۆر سپاس دەکەین کە بەرنامەکەت ڕاستان بینێتەوە بینەرانی ئازیز سپاسان دەکەین کە تا ساتی بەرنامە لەگەڵمان نبوون سپاس بۆ هاوکارانم سپاس بۆ هەموو لایەک بەو بەرهەمەی بەڕێز مامۆستا تاهیری شاعیر کۆتایی بە بەرنامەی پەیامی ئەم ڕۆژمان دێت تاسبێنێ پێتان شادەبینەوە بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ دووری وەتەن فەقیر و خەمبار بێتەکبیریمە ئینە جوانیمە یاخۆ پیریمە ئەگەر جوانیمە شری و شیواڵە سێران و وەشی گرجە لام تاڵە دەست بەسەرەنا بێتەکبیرەنا جەوەشی وەتەنی بێخەبەرەنا پنە عەزرەتەنا ڕوێوی ئارام خەبەریوی وەش بارانەی پەیلام من بە هیچ جۆرێ و نەڵیم ئاڕوێ نەمام و جوانیم کەم کەم لار بۆوێ نەوەتەنم هەن نەیانۆبانێ و چەنەش بنیش و بسرە و تاوێ و تاوێم گەرەکە جەغەمی دوور بوو یا جەغەریبی و فەقیری و دوور بوو مەحاڵە ئاڕوێ بۆ بە خەڵاتم تاوێ سەربەرز بوو من جەوەڵاتم
نیشتەنا غەمگین فرە پەرۆشەنا پەیدووری وەتەن سیاپۆشەنا وەتەن بزانێ هەر جەویر منی فکر و خەیاڵ و شەو و ڕۆی منی وەتەن پەی ئازایید من خەبات کەرو زام و زەخم و تۆ من دەرمان کەرو ئەمرم زایەشی من جەرا و تۆنێ بەش بە ئازاوی من بەرگەوە پۆنێ مەشهەدی ساڵەکان